بەناوی خوای بەرز و بێاوتە سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان با کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە ئەخوازین کاتەوەی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرکوێ گەنجوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. سپاس و ستایش بۆ خوای گەورە لەسەر تەواوی بەخش و نیعمەتەکانی بەرامبەر بە ئێمەی بەندە هەیەتی. درود و سڵاو بۆ گیانی پاکی پێغەمبەری فێرکار و پێشەوا و ئاراستەکەر و سەرمەشقی دنیا و قیامەتمان حەزرەتی محەممەدی کوڕی عەبدوڵڵا صلی الله عليه وسلم. ڕێز و سڵاو گەرم و خۆشەویستیشمان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستەیە لە هەر کوێیەکی ئەم جیهانەدان. خۆشحاڵن جارێکی تر لە خزمەتیەوەداین. تەوەر و بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان لە سێ تەوەری سەرەکی پێگاتووە. تەوەری یەکەم ئامادەکاری دەرونی خوێندکار و فێرخواز لە وەرزی نوێی خوێندندا تا چەند پێویستە دایک و باوک و کۆمەڵگە و مامۆستا بە شێوەیەکی باش ڕۆڵێکی کارایان هەبێت لەوەی کە دەرونێکی ئارام، دەرونێکی خۆش، دەرونێکی ڕاهێنراو ببەخشن بە فێرخواز و بە قوتابیەکان لە پێناو وەرزێکی سەرکەوتوی خوێندندا. تەوەری دووەمی بەرنامەکەمان کاریگەری ئیسلامیەکانی کوردستان، ئەو ڕێکخراو حیزبە ئیسلامیانی کە لە کوردستانە هەن لەسەر پەروەردەی تاک لە ئاراستەکردنێکی دروستی تاک لە بنیادنانی تاکێکی سەرکەوتوو لەگەڵ ئەو دەرامەت و نەبوونیەی کە لە بەردەم حیزب و ڕێکخراوی ئیسلامیدا هەیە، بەڵام توانیویانە گەنجانێک پەروەردە بکەن کەمای ئارامی و بێوەیی بن بۆ کۆمەڵگە. هەروەها تەوەری سێمی بەرنامەکەمان ئەمڕۆ 1380 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر شەهیدکردنی ڕەیحانەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حوسێنی کوڕی عەلی کوڕی ئەبوو تاڵب لە شاری کەربەلا و لەلایەن چەتەکانی بەنی ئومەیەوە. بۆیە تەوەری سێمی بەرنامەکەشمان قسەکردنە لەسەر بیرەوەری شەهیدکردنی پێشەوە حوسێنی کوڕی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لەگەڵ کۆمەڵی ڕاپۆرت و زانیاری بەسوود کە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستمان ئامادە کردوون. بەڵێ ئازیزان سەرەتاش دەچینە لای پێشبینی کەشوهەوا. نرخی دراوەکان یەکێکی ترە لە بەرگە هەمیشەییەکانی بەرنامەکەمان تیایدا ئاشناتانەکەین بە ئەو گۆڕانکاری واڵ و گۆڕانەی کە بەسەر نرخی دراوەکان داهاتوە. با پێکەوە بینەری ئەو بەرگەیەش بوو. لە بەرگەی یادەوەریەکان دەچینە لای ئەو ڕوودا و مێژوە گرنگانی کە لەم ڕۆدا ڕوویان داوە فەرموون با پێکەوە بینەریان بین. نۆینۆی ساڵی 1926 لە دایکبوونی زانا و نووسەر و مفەکیری گەورەی ئیسلامی دکتۆر یوسف قەرزاوی لە یەکێک لە شارەکانی میسر ناوبراو سەرۆکی پێشووی یەکێتی زانایانی موسڵمانی جیهانی بوو.
لە ئێستادانەوە و 3 ساڵ تەمەنێتی و بە یەکێک لە موفتی و نووسەرە کاریگەرەکانی ئەم سەردەمەی موسڵمانان دادەنرێت و بۆچوون و فتواکانی بایەخێکی گەورەیان هەیە. دکتۆر یوسف قەرزاوی لە بوارەکانی فیکر و بیر و باوەڕی ئیسلامی و مێژوو تەفسیردا خاوەنی 170 کتێب و دانراوە و تا ئێستاش بەردەوامە لە نووسین. هەروەها یەکێکە لە کەسایەتیە دیارەکانی ڕێکخراوی برایانی موسڵمان ئیخوان الموسلیمین. نۆی ساڵی 1976 کۆچی دوایی سەرکردە و دامازرێنەری حیزبی شوێعی چینی و خاوەنی شۆڕشی ڕۆشنبیری چینی ماو تسی تۆنغ ناوبراو هەم سیاسیەکی ناودار و هەم عسکەرێکی ئازا و هەم نووسەر و ڕۆشنبیرێکی وردی ئەو وڵاتە بوو. کۆمەڵێک تێزی سیاسی و سەربازی بۆ بەڕێوەبردن و ئیدارەدانی وڵات و حیزبداناوە و چەندین حیزب لە سەری دەڕۆن. لە ساڵانی هەفتاکانی سەدەی ڕابردووشدا لە کوردستان کاتێک کۆمەڵی ڕەنجدەران دێتە ئاراوە سەرەتا ناوەکەی کۆمەڵی مارکسی لێنینی کوردستان بیری ماوچی تۆنغ دەبێت. ناوبراو لە ساڵی 1935 تا کۆچی دوایی سەرۆکی حیزبی شوعی بوو واتە تا ساڵی 1976. نۆی ساڵی 1984 کۆچی دوایی نووسەر و دەرهێنەر و سینەماکاری کوردی جیهانی یەڵماز گۆنای لە شاری پاریسی پایتەختی فەڕەنسا ناوبراو بە هۆی جیاوازی نەتەوەیی لەگەڵ تورکەکانی تورکیادا بەردەوام هێرشی دەکرایە سەر و ڕێ لە کارە هونەرەکانی دەگیرا و سەرنجام لە وڵاتی غەریبیدا و لە فەڕەنساش کۆچی دوایی کرد. ناوبراو لە بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و هونەری و سینەمای کووردا دەستێکی دیاری هەبوو و توانیوێتی لە ڕێی نواندن و کارە سینەمایەکانیەوە ئازار و ژانی میلەتی کورد بە دنیا بناسێنێت. هەر ئەوەش بوو کە دەسەڵاتدارانی تورک چاویان بەو ناساندنە هەڵ نەدەهات و بەردەوام ڕێگریان بۆ دروستدا کرد. پەیامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە راپۆرتێکی لەسەر خولێک کۆتایی هاتن بە خولێکی پەروەردەیی لە چەمچەماڵ بۆ ئامادە کردوین. با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. با ئامادەبوونی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی و بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی پارێزگای سلێمانی و ژمارەیەک لە بەرپرسانی حکومی و یەکە ئیدارەکانی قەزای چەمچەماڵ سنتەری پاراستنی منداڵانی بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی چەمچەماڵ کۆتایی بە خولی هاوینەی سنتەرەکە هێنا. لە خولەکەدا 238 فێرخواز بە جیاوازی تەمەن و ڕەگەزەوە بەشدار بوون و خولەکەش ماوەی زیاتر لە 2 مانگ بەردەوام بوو. هاوکات جگە لە منداڵانی سنوورەکە منداڵانی ئاوارەی سووری و ئاوارەی ناوچەکانی ناوەڕاست و خواری و عێراق لە خولەکەدا بەشدار بوون. بەڕاستی ئێمە ماوەی 2 مانگە لێرە بەشدار بووین، سوودێکی زۆرمان بینی و مامۆستاکان زۆر هیلاک بوون لەگەڵمان. بەڕاستی سوودێکی من خۆم سوودێکی زۆرم لێبینی، ینی ناتوان بڵم هەموو ئینگلیزەکە، بەڵام لە 140 ئەگەر بڵم ئینگلیزەکەی فێر بووین. بەڕاستی هەموو مامۆستاکان زۆر هاوکارمان، بەڕاستی بە تایبەتی مامۆستا شنە و مامۆستا کارزان زۆر هیلاک بوون، زۆر یارمەتیمانیاندا. ماوەی 2 مانگە لەم خولە بەشدار بووین. بەڕاستی خولێکی زۆر باش بوو، ئەداری هەموو ساڵە بکرێتەوە. سوودێکی زۆرمان بینی ئێمە وەکو تەمەنەکەش تەمەنێکی زۆر باش بوو کە تەمەنیان جیا کردەوە لە نێوان منداڵ و گەورەکانە. منهەجێکی زۆر باشیان هەڵبژاردن و توانیمان سوودێکی زۆر ببینی. وڵای پێویستە هەموو ساڵێک دووبارە بکرێتەوە، لەبەر ئەم دەورەیە سوودێکی زۆر بە تەلەبە و خوێندکارێک ئەگەێنێ، وادارین هەموو ساڵێک بەردەوام بێت. بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی پارێزگای سلێمانی ئاماژەی بەوە کرد لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵدا و لە سنووری بەڕێوەبەرایەتیەکەیاندا نزیکەی 45,000 مناڵ لە خولە جۆرا و جۆرەکاندا بەشدار بوون و سوودمەند بوون. بەڕێوەبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی چەمچەماڵش باسی لەوە کرد مەبەستیان لەکردنەوەی خولەکە بە فیڕۆنەدانی کاتی ڕۆژانەی فێرخوازانە لە وەرزی هاویندا. وتیشی ماوەی 3 ساڵە خولەکەیان بەردەوامە و لە ساڵانی داهاتووشدا بەردەوامی دەبێت. ئەمە بەشێکە لە پرۆژەیەکی فراوانتر کە لە ڕانیە قەڵاتزێ لە بازیان لە دەربەنیخان لە ناو شاری سلێمانی و لە 2 کەمپی ئاوارەکان بۆ منداڵانە کرێ و
لە 6 مانگی یەکەمی 2019 45,000 منداڵ سوودمەند بووە. بێجگەلەوە مۆبایل تیم هەیە کە ئەچێت لە نزیکەوە مناڵانە بینێ خانەوادەکانیانە بینێ بە دوواداچوون بۆ کێشە و گرفتەکانیانەکە و بەپێی تواناکانی هەم پرۆژەکە هەم دامەزراوەکان چارەسەر بۆ کێشەی ئەو منداڵانە دۆزێتەوە کە کێشەیان هەیە. سنتەری پاراستنی مناڵان کە هۆبەیەکە لە بەرەبەرادی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی شەمال ساڵانە لە وەرزی هاوی ناخولەکاتەوە بۆ مناڵانەی کە خوێندنیان تەواو کردو ئەو دوو مانگەی کە لە ماڵەوەن ئەمانە باشترین سوود وەربگرن لە فێربوونی زمانەکان زمانی عەرەبی ئینگلیزی یاخود خولی کۆمپیوتەر و هەنێ خولی تەرفیهی تریشەیە کە بتوانن تاکو زەوق و حەزێکیان هەبێ بۆ یەکو خولی کۆمپیوتەر و خولی وێنە کێشان و وەرزش و مۆسیقا. لەم خولی ئەم ساڵماندا 240 فێرخواز بەشداری بوون لە هەر سێ ڕەگەزی کوردی کە خانەخوێەکە لەگەڵ ئاوارەی عەرەب و پەنابەری سووری و ڕێگەزەکانی نێروی مێژ بەشدار بوون تیاندا. ساڵانە و لەگەڵ هاتنی وەرزی هاویندا بە مەبەستی بەرزکردنەوەی یاستی زانستی و هۆشیاری قوتابیان چەندین خولی جۆرا و جۆر لەلایەن سەنتەر و ڕێکخراوەکانەوە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەڕێوە دەبرێن. لە کۆتایشدا خەڵات و خەڵاتی بەشداربوون بەسەر فێرخوازان و مامۆستایانی خولەکەدا دابەشکرا. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ چەمچەماڵ. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان. تەوەری یەکەمی بەرنامەکەمان ئامادەکاری دەرونیە بۆ وەرزی نوێی خوێندن بە تایبەت دایک و باوک و خێزان چ ڕۆڵێکی هەیە لەوەی کە بە دەرونێکی ئارام بە هاندانێکی باش کەوەژ هەر بریتە لە خۆشکردنی دەرون قوتابیەکانیان بنێرنە بەر وەرزی نوێی خوێندن تا هیچ نەبێ ئەم ئارامی دەرونی و ئەم هاندانە ئەم وەکۆڵێ ئامادەکاری دەرونیە بەشی تەواوی ساڵەکەیان بکات و وەکۆڵێ لە نیوەی ساڵ و لە وەرزەکانی تایە لە بەهارە کە دنیا بەرەو گەرمی و بێ تااقەتی بێ حوسڵەیە چێ قوتابی وای لێنێ هەر تااقەتی خوێن و ئەو شتانەی نەبێ. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕەسوڵ ئیبراهیم ڕاهێنەری بواری دەرونیمان کردو. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. سەرتا لەو پرسیارەوە دەست پێەکەم هاندانی دەرونی ئامادەکاری دەرونی خێزان چ ڕۆڵێکی هەیە لە بنیادنانی تاک و سەرکەوتنی قوتابی لە وەرزی نوێی خوێندنە؟ سەرەتا بەنای خۆی گەورەی میهرەبان دیارە خێزان بۆ خۆی هەرچەندە بچووکترین دەستگای کۆمەڵگایە بەڵام گەورەترین ڕۆڵی هەیە لە پەروەردەکردنی تاک چونکە ئەم دەستگایە دەتوانێت هەموو معلومات و زانیاریەکان بگوازێتەوە بۆ ئەو تاکی کە جیلی داهاتووە یان منداڵی ئێمە و وەچەی داهاتووە. بۆیە خێزان دەتوانێت مەسەلەن بارسوکیەکی باش بێت بۆ ئەو قورساییەکە لەسەر شانی منداڵە بە تایبەتیت لە بواری خوێندنە چونکە خوێندن بۆ خۆی با بڵێن مەرحەلەیەک و قۆناغێکی قورسە لەسەر شانی منداڵ. بۆیە هەندێک لەو منداڵانە یان هەندێک لەو هەرزەکار و گەنجانەی کە لە خوێندن جاری وهەیە بە هۆکارێکی زۆر لاوازەوە خوێندن بەجێ دەهێڵن کە یەکێکە لە دیاردەکانی ئەمڕۆی ناو کۆمەڵگەی کوردەواری تەماشا دەکەی بازاڕەکان پڕن لە گەنج و لاو و هەرزەکاری با بڵێن ڕۆیشتوو لە خوێندن ڕاکردوو لە خوێندن لەوانێ هۆکارەکەش بریتی بێ لەوەی کە خێزان وەکو پێویست ڕۆڵینەوە بێ. ئەوەی کە ئێمە ئەمڕۆ باسی دەکەین ئێسامە وردە نزیک دەبینەوە لە وەرزێکی تازەی خوێندن. ئایا ئێمە وەکو دایک و باوک چۆن دەتوانین مەسەرەن ئەو بارە قورسە لەسەر شانی منداڵەکانمان لەسەر شانی خوێندکارەکانمان سوکەین. دیارە بۆ خۆی وەکو ئاماژەم پێکرد خوێندن یاخود فێربوون پەروەردەبوون با بڵێن بەشێکی لەسەر شانی قوتابخانەوە بەشە زۆرەکەی لەسەر شانی خێزانە. تازەترین ئامار عفو تازەترین توێژینەوە کە لەسەر بواری پەروەردە و خوێندن کرابێت لە وڵاتی ئەڵمانیا کراوە لە ساڵی 2008 و چەند وڵاتێکی ئەسکەندەناڤیاشی گرتەوە لە سوید و نەروینج و دانیمارک و هۆڵنداش یەکێک بووە لە با بڵێن ڕوبەری ئەو توێژینەوەی کە ئەنجام دراوە لە ئەوەی کە زۆر گرنگە دەرکەوتووە لە بواری فێربوون و پەروەردەکردن ئەوەی کە دەکەوێتە سەرشانی قوتابخانە لە سەدا 28 لە مەرحەلەی سەرەتایی واتە ئەو زانیاریە کۆی دەکاتەوە خوێندکار تەنها هەتاوەکو پۆلیشت لە سەدا 30 لە سەدا 28 لە قوتابخانە فێر دەبێت لە سەدا 7 لە ناو خێزاندا فێر دەبێت و لە های سکۆڵ مەسەلەن لە دوای سەرەتاییەوە لە سەدا کەم دەبێتەوە لە سەدا 20 تاکو دەگاتە لە سەدا 15 یعنی ڕۆڵی قوتابخانە زۆرە بەڵام ڕۆڵی خێزان چەند بەرابەری
با بڵێن قوتابخانەیە. بۆیە ئەم دەستگایە واتە دەستگای خێزان هەرچەندە بچووکە کاریگەری و ڕۆڵی گەورەی هەیە لەسەر پەروەردەکردن و فێرکردندا. ئەمە لەلایەکی ترەوە ئێمە لە ڕووی دەروونناسیەوە دووشتمان هەیە کە پێویستە وەکو دایک و باوک کاری لەسەر بکەین. ئەویش یەکەمیان بریتیە لە پاڵنەری خوێندن زیاد بکەین و هەروەها فشاری دەرونی خوێندن لاواز بکەین. ئێمە لە دەروونناسیدا بەتایبەتی دەروونناسی پەروەردەی شتێکمان هەیە کە پێی دەوترێ پاڵنەری خوێندن، یعنی ئێمە چۆن وا لە منداڵ بکەین کە وردە بەرەو ڕووی خوێندن بچێت. یعنی هەموو ڕفتارێک واتە ڕفتاری زیرەکانە ئەو مهارەتانی کە لە ژیانی ڕۆژانەدا ئێمە وەری دەگرین حتمما ڕفتارەکان بەتایبەتی ڕفتاری ئێمە پاڵنەرێکی هەیە. لە خوێندنە پاڵنەرێکی کە پێی دەوترێت پاڵنەری خوێندن. ئێمە چۆن وا بکەین کە خوێندن لای منداڵەکان شیرن بێەوە بتوانن وردە بەرەو چۆن بەرەو خواردن کاتێک کە برسیەتی ڕائەکە ئاواش بەرەو ڕووی خوێندن بڕوە. ئەو پاڵنەرە خوێندنە چین و هەروەها ئێمە چۆن بتوانین فشاری دەرونی خوێندن لاواز بکەین. هەرچەندە ئێمە کار بکەین لەسەر پاڵنەری خوێندن شتێک هەیە کە پێی دەوترێ فشاری خوێندن. فشاریش هەتا حدێک ئیجابیە چونکە دوو جۆر فشارمان هەیە، فشاری خوێندنی ئیجابیمان هەیە، فشاری خوێندنی سلبیشمان هەیە. کاتێک کە ئێمە فشارێک لەسەر دەروونمانە لە کاتی ئیمتیحانە هەتا ئەو دەقی خۆمان ئامادە دەکەین ئەمە پێی دەوترێ فشاری ئیجابی. بەڵام ئەگەر هاتوو خەوی لێزڕاندین ئیشتیهای خواردنی نەهێشتین بوو بە ترس وای لێ هات کە ئێمە حەزمان لەو کارە نەبوو ئەو پێی دەوترێ فشاری مثلەن سلبی. بۆیە ئێمە پێویستە دایک و باوک لەسەر ئەم دوو چەمکەی دەروونناسی زۆر بەباشی ئیش بکەن. یەکەمیان بریتی بێت لە پاڵنەری خوێندن زیاد بکەن و هەروەها فشاری دەرونی خوێندن کەم بکەنەوە. ئێمە چۆن بتوانین ئەو ڕێگانە کامانە؟ زۆر باشە مامۆستا، دایک و باوک دەبێت چۆن لەگەڵ ئەو منداڵانەیە تەعامل بکەن، مامەڵە بکەن کە سەرەتای خوێندنیانەوەتە ئەم ساڵ دەچنە قۆناغی یەک، چۆن ئەبێ خوێندنیان لەلا خۆشەویست بکەین بۆی قوتابخانە خۆشەویست بێت لەلایەن. گومانی تێدا نییە کاتێک منداڵێک لە ناو ژینگەی خێزاندا گەورە دەبێت و دەچێتە ناو ژینگەیەکی گەورەتر کە بریتیە لە ژینگەی قوتابخانە تووشی سەدمەیەکی گەورە دەبێت هەتا تقریبن مانگێکیش ڕانە هاتووە، چونکە هەتا دوێنێ مەسەلەن ئەوەی کە لە پاڵی بوو بریتی بوو لە خوشک و دایک و باوک و براکانی. بەڵام ئێستا کەسێک لە لایدا ئەنیشێت کە ئەسڵەن نازانێت نامۆیە بەلای ئەوەوە بەتایبەتی لە سەرەتای تەمەنی منداڵیدا کە مەهارەتی بەستنی پەیوەندی کۆمەڵایەتی زۆر لاوازە. گرنگترین شت ئەوەیە کە مامۆستایان کار لەسەر ئەوە بکەن کە چۆن پەیوەندی لەگەڵ دەوروبەردا دروست دەکەن، چونکە ئێمە حاڵەتێک کە پێی دەوترێت لە دەروونناسیە پێی دەوترێت گونجان زۆر گرنگە ئێمە بتوانین منداڵێک لە ناو قوتابخانەدا خاڵە هاوبەشەکانی بدۆزینەوە بۆ ئەوەی لەگەڵ دەوروبەریدا بگونجێ. بەڵام بۆ ئەوەی خاڵی ئەو دوو چەمکەم لە بیر نەچێت بەتایبەتی ئێمە پێویستە کاری لەسەر بکەین، ئەوەی کە فشاری خوێندن کەم بکەینەوە و پاڵنەری خوێندن زیاد بکەین. ڕێگا زۆرن. یەکەمیان ئەوەیە کە ئێمە بەرنامەیەکی ڕێکوپێکمان هەبێت بۆ وەرزی تازەی خوێندن، بەتایبەتی بۆ ئەو منداڵانەی کە تازە دەچن بۆ قوتابخانە یاخود چوون بۆ قوتابخانە یاخود بۆ نمونە لەوانەیە هەرزەکار بێ و لە پۆلی 9 و 10 و 11 ئەوانە بێ لە ئامادەی بێ، بەڵام احتیمالی هەیە لاواز بێ یاخود دەرنەچوو بێ یان دەوری دووەم بە حاڵ دەرچوو بێ. ئێمە پێویستە بەرنامەیەکی ڕێکوپێکمان هەبێ. خاڵی دووەم بریتیە لەوەی کە لە هەروانەیە کە لاوازە ئێمە پێویستە بەهێزی بکەین. ئەمە زۆر گرنگە. جاری وا هەیە بڕواتان بێ منداڵێک لەوانەیە لەسەر بابەتێک وازی لە خوێندن هێناوە تەنها لەو بابەتە گرنگ لاوازە. لێرە ئەوەرکە ناکەوێتە سەر مامۆستا، چونکە لە ڕاستیە هەندێک خوێندکار هەیە کە لە ماڵەوە لە وانەیەکە زۆر لاوازە و توانایی باشی نییە. ئەو دایک و باوکەشی خوێندەوارێکی وایان نییە، یان هەر ئەتوانین بڵێن نەخوێنەوارن. لەم کاتەیە ئەبێ ئەم ئەرکە ئەکەوێتە ئەستۆکیە. ئەو ئەرکە دەزانین چییە؟ ئەم ئەرکە دەکەوێتە سەر شانی مامۆستا بە دەرەجە یەک، چونکە جاری وا هەیە ئێستا بۆ نمونە وەرزش لەسەر بابەتەکانی کە دادەندرێت. وەرزش مع العیلم ئەگەر منداڵ هەر بچێتە دەرەوە تۆزێ وەرزش بکە ئەبێ دەرەجەی باش بهێنرێت. بۆ نمونە کوردی زۆر بەهێزە، بەڵام لە بیرکاری لاوازە تەماشا دەکەین بەتایبەتی لە ئیبتیدایەمە دیاردەیەکی زۆر دیارە، یعنی تەماشا ئەکەی مامۆسای بیرکاری لەبەر ئەوەی لە کوردیا زۆر تەمبەڵە لە بیرکاریشا کەمی بۆ دادنێ بۆەوەی دەرنەچێ. ئەمە نابێ بەو شێوەیە بێت، چونکە هۆشی ئێمە دابش بوو بەسەر کۆمەڵێک سندوقدا. لەوانەیە لە سندوقێکا زۆر بەهێز بین، لە سندوقێکی ترا زۆر لاواز بین. یعنی جاری وا هەیە ئێمە لە مەهارەتی ئیجتیماعیە لە پەیوەندی کۆمەڵایەتیە زۆر بەهێزین، بەڵام کەسێکی باش نین بۆ کاسبی، کەسێکی باش نین مەسەلەن بۆ خوێندن. جاری وا هەیە کەسەکە هەر لە ناو خێزاندا کەسێک دەوێت بە دکتۆر، کەسێک دەوێت بە مامۆسای زمانی کوردی، دوشتی زۆر لەکتری دوورن. بۆیە خاڵێکی تر ئەوەیە کە لەسەر خواردن و لەسەر خەوتن بەتایبەتی ئێمە ئێستا زۆربەی زۆری خێزانەکان گرفتی ئەویان هەیە کە درەنگ ئەخەون، سەعات 1 و 2 ئەوان ئەخەون.
بۆیە پێویستە خوێندکار یان قوتابی لە مەرحەلە ئیبتیدایی بەتایبەتی لە 8 ساعت زیاتر بخەوە، ینی 8 ساعت کەمتر نەبێ خەوتنی، بەتایبەتی لە ساعات دەوە کە ئەو توانە جەستەیەی کە هیلاک بووە، ئەو توانە مێشکەی کە هیلاک بووە بگەڕێتەوە جێگەی خۆی و هەروەها خاڵێکی تر ئەوەیە کە لە سەرەتای خوێندندا ئێمە پشکنینی تەندروستی بکەین، هەتا ئێستا ئێمە ئەمەمان نییە. جاری وا هەیە دایک و باوک مەعەل ئەسەف لە پۆلی 6 ئیبتیدایی دەزانێت کە منداڵەکەی بیستنی هەستی بیستنی لاوازە یان هەستی بینینی لاوازە، لەوانێت چەندان جارلێشی درابێ لەسەر ئەوەی کە تەمبەڵە، لەسەر ئەوەی کە نەیزانیوە کە مامۆستاکەی چی پێوتووە، نەیزانی و ئەرکەکانی ماڵەوەی چییە. ڕۆژێک لە ڕۆژان نەهاتووە بۆ نمونە فەحسێکی ئەو منداڵە بکە بزانی ئایا هەستی بینینی چۆنە، هەستی بیستنی چۆنە. جاری هەر لە سکمان گەوجاری وایە چاوی زەعیفە، لەوانەیە ئەو شتێکە لەسەر وایت بۆردەکە دەنووسێ مامۆستا ئەینووسێ لە دواوەشە، لەوانەیە هەر زۆر لە دواوەش بێ ئەو شتانە بە ڕێکوپێکی نەبینرێت، تەسیر دەکاتە سەر زاکیرە و ئەو معلوماتی کە پێویستە کۆی بکاتەوە لەگەڵ ئەگەر بەراوردی بکەی لەگەڵ برادەرەکەی تەنیشتی و هەروەها کەمکردنەوەی میوان و سەردان و سەفەر و سیاحەت و ئەوانە کە بەڕاستی ئێمە کاتێکی زۆر ئەکوژین بە و کۆمەڵە مەسەلەن سەردان تەماشا دەکەین بەرنامەیەکی ڕێکوپێکماندانە ناو بۆ منداڵەکانمان لەپڕ هەر خۆشم دەبێت پێویستە مڕعاتی خێزانێکی کە بکەم نابێت مەسەلەن منداڵ خێزانەکە منداڵی خوێندکاریان هەیە قوتابیان هەیە ئیتر مڕعاتی ئەوە نەکەم کە ئەو ماڵە پێویستی بەوە هەیە کە بەتایبەتی منداڵ کە گەیشتە قۆناغەکانی سەروتر هەتاوەکو قۆناغی سەروتر بەرز بێتەوە ئەرکی خوێندنی زیاتر دەبێت و کاتی زیاتر دەبێت بۆ کۆششکردن، کەمکردنەوەی سیرکردنی تەلەڤیزۆن و هەروەها ئایپاد و هەروەها کۆمپیوتەر، ئەم بابەتانی کە منداڵ پێوە خەریکە بەتایبەتی ئێستا وەرزی لە پشوو بووە لە ماڵەوە بوون، لەوانەیە کاتی زۆریان بەدەستەوە بوو بێت و زۆر سەیری تەلەڤیزیۆنیان کردووە لە سەری ڕاهاتوە، چونکە ماڵتز ئەڵێ هەر کەسێک مەسەلەن 21 ڕۆژ لەسەر خوێک بێت ئەو خوە ئەم ڕەفتارەتیدا دەبێ بەخۆ، مەسەلەن 21 ڕۆژ وەرە تۆ سەیری تەلەڤیزۆن کە 21 ڕۆژ وەرە ئایپاد بەکاربێنە، 21 ڕۆژ مەسەلە یاریە بکە، ئەم بابەتە دەبێتە ڕەفتار لە ئینساندا، بۆیە وردە وردە پێویستە ئەم بابەتانە کەم بکەینەوە و هەروەها خاڵێکی تر بریتە لە هەوڵەکانیان لە بەرچاو بگیرێت. تەلەبەیەک بۆ نمونە قەیچیەکە مەسەلەن دەوری دووەم دەرچووە بەڵام هەوڵەکەی تەشجیع بکرێ، هەرچەندە لە مەرحەلەی یەکەمدا دەرنەچووە بەڵام مەرحەلەی دووەم دەرچووە، توانای ئەوەی هەبووە کە هاوین مەسەلەن سعی بکە کۆشش بکە تەشویق بکرێ و هەروەها ئەگەر منداڵ زۆر حەزی خاڵێکی تر کە زۆر بەلای ئێمەوە مەسەلەن دایکان و باوکان منداڵدا ئەنیشێنن وەکو ڕۆبۆت نسحەتی دەکا، ینی منداڵ تااقەتی زۆر گوێگرتنی نییە. جاری یاسایەک هەیە لە پەروەردەکردندا کە یاسای مەسەلەن یەک با بڵێن پتەوکردنی یەک ڕەفتاریە، ینی تۆ منداڵێک مەسەلەن دەتەوێت ڕاستی کەیەوە ئەو هەڵەی بۆ ڕاستکەوە کە تەنها یەک هەڵەیە نەک دوو هەڵە سێ هەڵە بەیەکەوە بۆی ڕاستکەیەوە. مامۆستا ببوورە لە خاڵێکیانە بەس لەوە کرد کە وەک دەزانین لە پشووە منداڵان بە تایبەت بە بەردەوامی خەریکی ئایپاد و مۆبایلن، کەواتە ئەبێ ئەو دایک و باوکە دەرونیان چۆن مامەڵە لەگەڵم منداڵەیە بکەن تا ئەو منداڵە ڕابێنەوە واز لەم شتانە بهێنن، چونکە ئەمە زەحمەتە وەک بەڕێزی ئاماژە باوەکەی کە لە 21 ڕۆژ ئەگەر بەردەوام بی لەسەر کارێکە بێتە خو بەڵام 3 مانگی پشووی هاوین بەردەوام مناڵەمە بەکاربێنێت چۆن ئەتوانی تەعاملی لەگەڵا بکەی لە ڕووی دەرونیەوە. جارێ شتێک زۆر گرنگە ئەویش بریتە لە تعدیلی سلوک لە دەروناسی پەروەردەیە کە زۆر ئاماژەی پێ دەکرێت، ئەویش چاکردنی ڕەفتارە. مەسەلەن چاکردنی ڕەفتار مەرج نییە ئەو ڕەفتارەی سلبی بێ، ینی ئەوەی کە باسی دەکەین بریتە لە سیرکردنی تەلەڤیزۆن لەوانەیە سەیری شتی باشیش بکە، بەڵام کاتێک گرنگە بۆ کۆششکردن کە ئەمڕۆ ئەرکی ئەوە پێویستە مەسەلەن کاتی سیرکردنی تەلەڤیزۆن کەم کاتەوە. ئێمە چۆن دەتوانین ئەم با بڵێن خووە ئەم ڕەفتارە تێیدا زەعیف بکەین. یەکەمیشت ئەوەیە کە ئێمە بەرنامەی بۆ دابنین، هەنگاوی یەکەم ئەوەیە کە بە مرونەت هیچ خوێکی خراپیان هیچ خوێک کە ئێمە دەمانەوێت لە منداڵەکەدا بسڕینەوە لە پڕ نابێ بە هەنگاوە بە مەسەلەن کاتێکی دەوێت هەتاوەکو مەسەلەن ئەو خوی تێدا زەعیف دەبێت. مەسەلەن ئەگەر ئایپاتە وردە مەسەلەن پێی بوترێ ئامۆژگاری بکرێ ئەمە ئەرکێکی تر هاتۆتە پێشەوە، مەسەلەن ئەوە تۆ دەبێت ڕۆڵێکی ترت هەبێت لە ژیاندا، هەتا دوێنێ مەسەلەن پشوو بووە لە ماڵەوە خەوتووی ئایپاتت کردووە مەشغوڵ بووی بە تەلەڤیزۆنەوە مەشغوڵ بووی بە یاریەکانی خۆتەوە، بەڵام ئەمڕۆ ئەرکێکی پیرۆستتر و گەورەتر و ئەوە بەو شێوەیە بۆی بچی مەرجیش نییە مەسەلەن جاران 4-5 سەعات سەیری تەلەڤیزۆنی کردو، ئەمڕۆ قەیچەکە با نیم سەعات سیر بکە با سەعاتێک سیر بکە. بۆیە
حاڵەتی یەکەم بریتە لە قۆناغبەندی وردە ئێمە دەتوانین مەسەلەن جاری وا هەیە دایکان و باوکان یەک ڕۆژە چۆتە قوتابخانە یەکسەر بانگی دەکاوەرە چیت خوێن پێویستە ئەوە لەبەرکەی نا خوێندن جارێ یەکێک لە ڕێساکانی خوێندن ئەوەیە خوێندن پرۆسەیەکی بەردەوامە یعنی ئەوەی ئەمڕۆ فێر دەبێت مەرج نییە بە تەواوەتی تێبگا لەوانێ 10 ڕۆژی کە تێبگا لەوانێ مانگ کە تێبگا لەوانەیە ساڵێکتر ئینجا بۆی ڕوون بێتەوە حەز دەکەم خاڵەکان بە تەدریجی بڕۆین ئەگەر منداڵەکە زۆر حەزی لە ئامۆژگاری نەبوو مەسەلەن فەنێکی تر هەیە سەرەتا زۆر باشە من ئەمام بۆ خۆشم تەجروبەم کردووە لە دەیان کتێبی تری پەروەردەییدا بەرچاو دەکەوێت کە پێویستە ئێمە تعهودێک بەڵێنامەیەک لەگەڵ منداڵەکانماندا ببەسین ئەو منداڵی کە فەهمی نییە قەیناکە بەڵام بە تایبەتی بۆ گەورەکان و هەرزەکاران پێویستە دای بنیشێنرێت مەسەلەن پێی بوترێت لەسەر پەیماننامەیەک بنووسێت لە نێوانی من و منداڵەکەمدا ئەو پەیماننامەیە بریتە لە نێوانی دایک و باوک لەلایەک و منداڵەکەی لەلایەکتر پێویستە ئەو وەرزی خوێندنت پێویستە مەسەلەن سەعات 8 بخەوێ هەموو ڕۆژێ خاڵەکان بەو شێوەیە ئاماژەی پێ بکرێ هەموو ڕۆژێ ئەرکی ڕۆژانە جێبەجێ بکە دوای ئەوە ئیمتیحانەکانی نمرەکانی زۆر باش هەموو ئەمانە دەکرێت ئەمە زۆر گرنگە کاک هەز دەکەم هەتا ئێستا ئێمە جێبەجێمان نەکردووە خێزان دوای پاداشتێک بنووسرێت ئەگەر هاتوو بۆ نمونە کۆی نمرەکانی لە 85 زیاتر بوو چی بێ لە 90 زیاتر بوو چی بێت لە 99 زیاتر بوو مەسەلەن لە 95 زیاتر بوو چی بێت خاڵێک هەیە شتێک هەیە کە پێی دەوترێت ترسی خوێندن ئەمە زۆر گرنگە مەسەلەن کەسێک منداڵێک هاتووە نیگەرانیەکی هەیە مەسەلەن خشونەتێکی هەیە وردە ئەم خشونەت و نیگەرانیە دەگوازرێتەوە دەبێت بە ترس میکانیزمی دیفاعی بەکاردەهێنێت لە دەرووناسیە پێی دەوترێت میکانیزمی دیفاعی مەسەلەن بیان و دەگرێت بە جلەکانی بیان و دەگرێت بە جانتاکەی بیان و دەگرێت بە ژووری خواردن بیان بە مامۆستاکەی بە هاوڕێکانی هەر ڕۆژێک کە دێتەوە بیانوێک ئەگرێت ئەمە پێی دەوترێت میکانیزمی دیفاعی بەشێکە لە ژیانی ئێمەش مەسەلەن من دەڵم کاگریاستۆ بۆ واد نەکردووە یەکسەر پاساوێک ئەهێنیتەوە پاساوی بەرگریکردنی پێدەوترێت مەسەلەن ئەگەر بیانوی هێنایەوە نەبوونی ئیشتیهای خواردن مەسەلەن خەوی نەبوو ئەو منداڵە تا بەیانی خەوی نەبوو دیارە ترسێک ڕوبعێک شتێک هەیە لە دڵیدا کە وای لێ کردووە بەهۆی ئەو خوێندنەوە جاری وا هەیە خەوزڕانە مەسەلەن لەوانەیە لە منداڵێک بێ لەوانەیە لە قوتابخانە بێ لەوانەیە لە مامۆستایەک بێ لەوانەیە لە دەرسێک بێ لەوانەیە لە مدیرەکەی بێ پێویستە دەربکەین مەسەلەن وردە بە دوای دابچین سەرچاوە و مەزدەری ئەو ترسە بدۆزینەوە احتیمالی هەیە ئەو تەلەبەیە لە لای تەلەبەیە کە لە دەنیشت دادنیشێ لای بەرین ترسەکەی نامەکەمان تەواو بوو زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ڕەسوولی برایم ماستەر لە دەرووناسی زۆر سپاس بۆ بۆ مێدیەوەی کە دایک و باوکی لە سەرەتای وەرزی خوێندنە ئەم ڕێنمایی و ئامۆژگاریانە بگرنەوە بتوان بە دەروونێکی ئارام و ئامادەکارەوە منداڵەکان بخەنە دەکەم وەرزی تازەی خوێندن وەرزێکی سەرکەوتوو بێ بۆ هەموو خێزانێک و بۆ هەموو خوێندکار ئەوە سەرکەوتوو بێ بەڵێ بینەرانی عزیز پاش ناوبڕێک دەگەڕێنەوە وڵاتان و بەردەوام دەبین لەگەڵتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ مێوەژ هەنار لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە کارگەی شربەتی خاڵقی هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت بازار جمەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە
ئێوە دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان، تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردن لەسەر کاریگەریە ئیجابیەکەی ئیسلامیەکانی کوردستان لەسەر پەروەردەی تاک. بێگومان دەتوانین ئەو فەرمودەی کە عەبدوڵڵای کوڕی مەسعود دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە نێو لمی بیاباندا هێڵێکی ڕاستی بۆ کێشام و لە پەناشەوە کۆمەڵێت و لە ڕێی لار و خوار و خێج فەرمووی ئەم ڕێگە ڕاستە ڕێگەی منە و بەرەو خوا و بەرەو بەهشتچوونە و ئەمانش کۆمەڵێت و لە ڕێی شەیتان و جگە لە چەرمەسەری و بەرەو ئاگرچوون و بەرەو هەڵدێرانچوون هیچ سەرنجامێکی دیکەی نیە. توانین بۆ ئەم سەردەمەی خۆشمان لە کوردستان لەوەچە 4-5 کەناڵی ئیسلامی هەبێت کە خەڵکی بەرەو پەروەردە و خێزانێکی دروست و ئاراستەیەکی دروست دەبن، بەڵام لە بەرامبەری شاد لەوەچە سەدان کەناڵ هەبن کە ئامانجی سەرەکیان بریتە لە هەڵدێران و شیرازەفسان و هەڵوەشاندنەوەی خێزان. و حیزبە ئیسلامیەکان بە شانازیەوە ئێمە دەڵێن هەمیشە ڕاگری کۆمەڵگە بوون لە هەموو بوارەکانی کۆمەڵایەتی و ئەخلاق و خێزاندا و هەوڵیان داوە تاکێک فراهەم بهێنن کە ساڵانە کە ئێمە دەیبینین چەندان گەنج دەستیان دەستچێتە خوێنی خەڵکی بێگوناه و بێتاوان و سڤیلەوە لە کوردستان، بەڵام ئەلحەمدولیلا تا ئێستا هیچ گەنجێکی پەروەردەی مزگەوت و نێو بازنەی حیزبە ئیسلامیەکان یەک کەسی بە بێتاوان نەکوشتۆ بگرە. زۆر جار کە شۆفێرێکی ئیسلامی پشیلەیەک یا ئاژەڵێکی تر دەکاتە ژێر سیارەکەیەوە لەوەچێ تا هەفتەیەک خەم و خەفەت و ئازاری ئەم پشیلە بەستە زمانە لە دڵ و دەرونی نەبێتەوە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە گرنگە کە پێویستە ئیسلامیەکان زۆر بەبایەخەوە بە شانازیشەوە باسی بکەن، میوانداری زۆر بەڕێز مامۆستا جەزا ئەحمەد ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیمان کرد. مامۆستا گیانیاخوا بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. ئەو تەحەدایی کە من کردم کە ئیسلامیەکان ئەبێ شانازی بکەن، جەنابەت تا چەند لەگەڵەوە قسەیەدای و تا چەند ئێمە لەگەڵەوەی کە هیچ پارەیەکمان نیە، هیچ دەرامەتێکمان نیە، لەوەچێ کەناڵەکان بە قەرز و بە سواڵ و بە خێر و بە خێرا دەچنە ڕێوە و لە بەرامبەریش دەیان و سەدان کەناڵی تر هەن بۆ هەڵوەشاندنەوەی خێزان و بەلا ڕێدابردنی گەنج و تاک. جەنابتان تا چەند لەگەڵەوەدا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم اجعل أعمالنا كلها صالحة ولا تجعل لأحد فيها نصيب آمين. سرتا دەستخۆشی لە جەنابتانەکەم سڵاو و ڕێزمان هەیە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. ئەو تەحەدایە زۆر لە جێی خۆیەتی لەبەرچی لەبەرەوەی ئێمە پشبەستین بە پەروەردەی قورئان و سونەت بە کیتابی خوا کە ئیبراهیم سەلامی خوای لێبێ کە دوعا کە لە چەندین شوێنی قورئانە لە سێ شوێنە لە سوورەی ئەلبەقەرە و لە سوورەی ئالی عیمران و لە سوورەی ئەلجوموعە خوای پەروەردگار بنەمایەکمان بۆ دانێ لەسەر دوعاکەی ئیبراهیم کە لە سوورەی ئالی عیمرانە فەرمێ لەقەد مەنە الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم. سێ بنەمای زۆر سەرشیمان بۆ دانێ ئەگەر بتوانین لە دوو بنەماشا ئەتوانین کورتی کەینەوە. یەکەم بنەمای تەسکیەیە کە ئومەتی ئیسلامی لەسەر پەروەردە بووە کە یوزەکیهم کە لەسەر وەزنی تەفاعولە، یعنی بۆ تەکلیفکردن و بۆ خۆپڕاهێنان وەرزشکردن لەسەر کاری پەروەردەیمان، پەروەردەی دەروونمان، پەروەردەی ئەوەی کەوا بێگری و گۆڵ بین، بێ بغز بین، کەسێکی سادە و ساکار و خۆشبەخت بژین کە لەسەر ئەم بنەمایە خوای پەروەردگارە فەرمێ ئێمە ئومەتی ئیسلامی ئاوها ڕادێنین کە پێغەمبەرێکی بۆ ئەنێرین و پێغەمبەرانی تریشی ناردۆ سەلامی خۆیان لێبێ لە پێشەوە بەو شێوەیە ئومەتیان پەروەردە کردەوە و یوزەکیهم ویعەللیمهم الکیتابە. طبعا لە پێشتری فەرمێ یەتلو عەلەیهم، ئاەتیان بەسەرا بخوێنەوە، بەڵام وەتە ناخوێندنەوەیە. ئەمەی دووەمیان لەگەڵ سیەمە کە لەسەر وەزنی تەفاعولە بۆ پەروەردەکردنە، یوزەکیهم ویعەللیمهم الکیتابە والحیکمە. حیکمەتەکەش کە هەر تەواوکەری کیتابی خوایە کە سونەتە کە ئەتوانین بە دانای ژناوی بەرین کە ئەمە بنەمای پەروەردەی ئێمە. ئایا کە ئێمە لێرەوە بنەمای پەروەردەیمان وەرگرت بێ، کەسێکی بێ بغز، کەسێکی بێ گرێ و گۆڵ، کەسێک کە خۆشبەختی میلەتمان بوێ، ئین پاشان کیتابی خوا لەسەری ڕاهاتی بێتین و پەروەردە بوو بێتین،
بێگومان ئەگەر بەم شێوازە و بەم طریقەیە خەڵک بەلاسەنگی دروست نەبوو بێ طبعا ئەمەوێ لێرەشە ئاماژە بۆ بکەم غەیری ئەم طریقەیە کە طریقەی پەروەردەیە خەڵک بە ئیفرات و تەفریط هابە یعنی بەلایەنی توندڕەوی و شلگیری هابە چۆن ئەگەر ئینسان بێوێ خەڵکێک ئەمە پێی ناوترێ پەروەردە خەڵکێک قورمیشکە خەڵکێک گۆشکە بەوەی کەوە هەموو خەڵک خراپە هەموو خەڵک کافرە هەموو خەڵک مبتەدیعە هەموو خەڵک فاسقە ئەمە پێی ناوترێ پەروەردە ئەمە پێوترێ ڕەفس بە پێچەوانەوە خەڵکێک پێی وابێ یعنی ئەمەش دیسان پەروەردە نیە هەمووشت حەڵاڵە هەمووشت ڕەوایە هەمووشت مباحە ئەمەش پێی ناوترێ پەروەردە بەڵکو ئەمەیان شلگیری و ئەمەیان ئیباحیەت و ڕەوایی بە هەموو شتێکەدا ئەمە دوایە بێتە دڕندە پێچەوانەکەشی هەروایە بەڵام ئەوەی کە پەروەردە کا پرۆسەیەکی وردی درێژخایەنە کە پێغەمبەران سەلامی خوایان لێبێ هاتوون ئەوە ئەرکیان بووە کە تەماشا بکەین ئەگەر ورد بینەوە لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حتا هاوڵان نەبرەی دەنگی پێغەمبەری خواشیان هەڵگرتوتەوە حتا لە شێوازی ناخواردین لە شێوازی ڕۆشتنی لە شێوازی جلوبەرگ لەبەرکردنی ئەمە بە ڕۆژێک و دوان ناکرێ ئەمە کارێکی قورسە ئەمە پرۆسەیەکە بۆیە ئێمە بۆ ڕێگە و ڕێبازەیە ئەڕۆین بۆیە بێگومان ئەو کاتە ئەگەر ئینسان وا گەورە بوو وا دروست بوو چی بۆ دروستە بێ ئینسافی بۆ دروستە بێ عفوا بامە تاوک ئینسافی بۆ دروستە بێ کە من ببەسمە ئینساف چۆن دروستە بێ ئەوەی کە خەڵک پۆلیان کەی حەجمی خۆی بیتێ نە خەڵک ئەوەندە تەقدیس و گەورەکەی کە لێت وا بێ کە ئەوە هەموو شتێکە نە خەڵکی شت مەسە بە تاوانێک وا لێ بچووک بێتەوە یعنی دوها لە بەرچاوت کەوێ ئەی حەجمی خۆی لە هەموو شتێکا بیتێ ئەو کاتە ئەوەی پێوترێ ئینساف ئەوە پێوترێ ئەوەی کە پۆلێنی خەڵک بکەی خەڵک ئەم ئەندازێت تاوانی هەیە ئەم ئەندازێت چاکەی هەیە کاتێک کە تاوانێکی کە چاکان دێتەوە پێش چاوت کاتێک کە تاوانی کرێزانی خۆی پڕگا غەفور و ڕەحیمە بۆیە ئەمە پەروەردەیەکە کە پەروەردەی مزگەوتی پێوترێ پەروەردەی ئیسلامی پێوترێ پەروەردەی پێغەمبەری خۆی پێوترێ صلی الله علیه وسلم هەر کەس بەم شێوازە پەروەردە بوو بەڕاستی خۆشبەخت جگەر لە خۆشبەختی و جگەر لە کامەرانی بۆ کۆمەڵگە هیچی تر ناهێنێ زۆر باشە کەواتە ئیسلامیەکان لە کوردستاندا تا چەند کاریگەریکی باشیان هەبووە لەسەر پەروەردەکردنی تاک لە کۆمەڵگەیە وەڵای اینجا ئەگەر خەڵک ئینسافی هەبێ باسی کوردستانەکەین خەڵک ئینسافی هەبێ ئێمە چوار پارچەی تری کوردستانمان هەیە یعنی بۆی خۆمان و چوارەک و سێ پارچەی تریشمان هەیە بابچێ پارچەکانی تری کوردستان بێنێ لە ڕووی ئیلتیزام بوون بە ئیسلامەوە ئەو کاتە ئەو وڵامەکە لێ دەستمانەکەوێ ئەو کاریگەری کە لە کوردستانی عێراقی ئیسلامیەکان دروستیان کردووە بێگومان لە پارچەکانی تری کوردستان بۆ شێوازەی کە حیزبی ئیسلامی لە پارچەکانی تران نییە یان بێگومان نییە زۆر لاوازەگەر بێ خاڵێکی تریش لە هەر شوێنێکە بارگای کۆمەڵ ئیسلامی هەبوو بێ و بارگای لایەن ئیسلامیەکان هەبوو بێ بە حکمی کە خۆمان ناو جەمعی باسێکم تەماشاکی کاریگەری بەسەر گەڕەکەەوە هەیە لە شارەکە هەبێت کاریگەری بەسەر گەڕەکەشەوە هەیە بەس بە ئەندازەی پەروەردەکەش لەوێ جاری واشمان هەیە لایەنێکی ئیسلامی لەوەیە لە هەندێک قۆناغا خاو بێتەوە کەمتر بایەخی دابێ بۆ شخصیاتەکان دەورە بینن بەڵام بۆ ئەندازەی پابند بوونە بە دینەوە بۆ ئەندازەی کەوە گرنگیان بەکاری پەروەردەی داوە لە ناو خێزانەکەی ڕەنگی داوەتەوە لە کۆڵانەکەی ڕەنگی داوەتەوە و لەو شوێنی بارگاکەی هەو بێ ڕەنگی داوەتەوە ئەو داعی لەو ماڵ لەو گەڕەکە بێ ڕەنگی داوەتەوە لە مزگەوتەکە ڕەنگی داوەتەوە بێگومان هەتاکو ڕەنگدانەوەی لەسەر ئاسی هەموو کوردستان بووە مامۆستا لەگەڵ ئەو هەموو ڕێگریەش لە بەردەم کاری ئیسلامی لە کوردستان و نەبوونی موچە و دەرامەتێ بۆ حیزبەکانیانی هەر لەوەچە بڕینی موچەی حیزبەکان لەبەری کە خۆیان دووزە بەلاحن و هیچ پێویستیان بە موچەی حیزب و بە یاسای موچەی حیزبەکان نییە خۆیان ئەژێن لەبەری کە سەرۆسامانێکی زۆریانێ ئەم دوو ڕێ هۆکارەش یەکەم ڕێگریە لە بەردەم کاری ئیسلامی بە هۆکاری نازام توندڕەوی و ئەمن و ئاسایشی کۆمەڵگە تێگەدا و لە کاتێکا هیچ نووسەرێکی ئیسلامی تا ئێستا کۆمەڵگەی بەرەو هەڵدێران و بەرەو توندڕەوی نەبردووە لەگەڵم دوو ڕێگریەشە هەر باشەکە ئیسلامیەکان توانێن کاریگەریەکی زۆر باشیان نەبێ وڵا بێگومان اینجا ئیسلامیەکان کە پشبەستن بە قورئان و سنت پشبەستن بە ڕێگە و ڕێبازی پێغەمبەران سەلامی خۆیان لێبێ ئەم پێم وایە لایەنە عەلمانیەکانیش لە کوردستان ئەو خەڵکی کە لەگەڵیانایە خاڵی نییە لەو پەروەردەیە ئەو خەڵکە باشەی کە لەگەڵیانشایە منەڵم هەر پەروەردەی ئیسلامن بێگومان ڕاستە لەوێ لە ناو لیستەکانی ئێمە نەبن لە ناو ڕێکخراوەکانی ئێمەیان نەبن بەڵام دوجار هەر پەروەردەی ئیسلامن لە شوێنێک کارمەندێکت بینی مۆزەفێکت بینی ئەو چالاک بوو دڵسۆز بوو خەمخۆر بوو ئەوە بێگومان کاریگەری عیلەکەی لەسرە و بێگومان کاریگەری ئیسلامی لەسرە کاریگەری ڕێگە و ڕێبازی باپیرانی لەسرە کە ڕێگە و ڕێبازی ئیسلامە بۆیە ئەوەی کەلای ئەوانی شەهر هەر ئازایەتەکەی ئیسلامە ئەوەی ساماوەتم بەرپرسێکی باڵای ئەم وڵاتە جارێکیان لە ئاوا لە ناو کۆمەڵی خەڵکی ڕۆشنبیر باسی کردبوو
کە لە ئاسێکی زۆر باڵایە کە لایەنێکی ئەلمانیە خۆی وتبووی لە وڵاتە ئێستا یاسا بەو شێوەیە نەماوە ڕاستە بڕێک یاسا لەوەی هەبێ بۆ خەڵکی فەقیروانە یاسا بەو شێوەیە نایبینم مابێ ئەوەی کەماوە کۆمەڵگەی کوردی ڕاگرتووە حرام و حەڵاڵە ئەمە ئیعترافی خۆی بووە بۆیە ئێمەش بەڕاستی شانازی ئەەکەین بەو ئیسلامی کە پەروەردە بووین لەسەری و گومانیشمان نییە لە هەر شوێنێک کە دڵسۆزی هەبوو بێ ئەخلاق هەبوو بێ ڕەوش هەبوو بێ کاری باش هەبوو بێ هەر کاریگەریەکەی بۆ ئیسلامە ژێڕینەوە چونکە 2000 ئەگە فیتڕەتیش بێ هەر بۆ ئیسلامی ژێڕینەوە. کەواتە ئەو جیاوازیە چییە کە لە حیزبە ئیسلامیەکاندا هەیە و لە حیزبەکانی ترانیە لە پەروەردەکردنی تاگ لە کۆمەڵگەدا؟ ئەو پەروەردە ڕەسەنەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەڵکی لەسەر پەروەردە کردووە کە بە دڵسۆزی کار بکەن بۆ وێنە کە ئینسان باوەڕی وا بوو لەسەر کارێک کە خزمەت بە کۆمەڵگاکە خزمەت بە دایکەکە بە باوکەکە بە هاوپیشەکەیەکە پاداشتەکەی لای خوای پەروەردگارە لای بەرامبەر نییە یعنی شتەکانی مەشروط نییە نەیبەسۆتەوە بەوەی کە تۆ چاکەم لەگەڵ نەکەی یعنی شتەکانی مادی نییە تەنها یەک جیهان نابینێ دوورتر ئەبینێ ئەم عەقیدەیە ئەم بیر و باوەڕە ئیسلامیە وا لە ئینسانەکە بیر و باوەڕی ڕەسەن نایە لە ئینسانەکە دابنیشێ بیر و باوەڕی ڕەسەن وا لە ئینسانەکە کە ئینسان هەمیشە لە خەما بێ ئەو بیر و باوەڕەیە وادلیەکە بیر بکەیتەوە کۆمەڵگەیەکی پزیشکی دروستکەم ئیمانی ڕەسەن لێت ناگەڕێت چونکە بەهەش چاوەڕێ دەکا چونکە دوجار دانیشتنی تۆ خەمساردی تۆ بێخەمی تۆ پێشکەوتنی ئومەت دواخە لە جەهەنم نزیکە دەکاتەوە واد لێ ئەکا ئینسانی مسلمان ناتوانێت دابنیشێ و بێخەم بێ ئەوە تێڕابێنێ کۆمەڵگەکەی بەرەو فەساد بڕوە کۆمەڵگەکەی بەرەو هیلاک بڕوە کۆمەڵگەکەی بەرەو تیاچوون بڕوە بۆیە خەمەخوا بیرەکاتەوە چی بکەم پرۆژێک دابنێ ڕێکخراوێکی قوتابیان دروستکە خەم لە قوتابیان بخوا لە شوێنێکا بارەگایە بکاتەوە دەرس و دەوردانێ مناڵەکان فێری ئادابی ئیسلامی بکە فێری ئەخلاقیان بکە فێری ڕەوشتیان بکە یعنی بەرپرسی باڵای ئەم وڵاتە هاتوو بۆ خۆم بۆ لای خۆم توی ماوەستا تکاکە من لەوێ نەتوانم خۆم بێم وڵاتان بەس مناڵەکەم بابێ وڵاتان ئێمە وەکو خۆم نەمتوانی بەهرەمەند بم وەکو خێزانم نەیتوانی بەهرەمەند بێ با مناڵەکەم تیانە چێ با مناڵەکەم ڕێز لە باوکی بگرێ ڕێز لە دایکی بگرێ یعنی ئەوە ئێمە نین ئەو قسەیاکەین ئەوە لایەنەکانی بەرامبەرن کە دیان شایەتی ئەوادەن کە ئەو پەروەردەیە کە مجربە لە دیار زەمان و مجربە دروستە ئەو بنەما پەروەردەیەی کە حیزبە ئیسلامیەکان لە کوردستان تەبەنیەکەن تا چەند ئەگەر حیزبەکانی تریش بکاری لەسەر بکەن بە جۆرە لە جۆرەکان تا چەند زیندانەکانمان پڕ خاڵی ئەبنەوە لە تاوانباران بکوژ نامێنێ ینی بازرگانانی بواری مادە هۆشبەرەکان و مادەی بەسەرچوویە ئەوەی کە نەوت فرۆشە و بەردەوام دەرامەت و وەکۆڵی خوێنی ئەم میلەتەی مژیوە و بۆ خۆیە بە سەرنجام ئەگەر ئەم بنەما پەروەردەیە بتەنێتەوە لە هەموو کۆمەڵگەیە کاری پێ بکرێ تا چەند کۆمەڵگە بەرەو کۆمەڵگەیەکی ئارام کە ساڵانە لە هەرێمی کوردستانە بەلانی کەمەوە 30 کەس بەبێت تاوان دەکوژرێ هەر نمونەی ئەو دوو گەنجەی کە یەکێکیان چەند ساڵی پێشەسە کە پەروەردەی مزگەوت و حیزبی ئیسلامی بوو 16 دەفتەر دۆلاری لە سلێمانی دۆزیەوە گێڕایە بۆ خاوەنەکەی لە مانگی ڕابردووشدا لە چەمچەماڵ گەنجێک کە پەروەردەی دەرەوەی مزگەوت و حیزبی ئیسلامی بۆ 240,000 کەس 240,000 کەسێکی بێتاوان دەکوژێت. وڵام من نەتوانم سوێن بخۆم لە ڕای تەحەداکی جەنابیشت کە جگەل لەم پەروەردەیە نەبێ وڵات بەم ئاقاریان ناوەستێ زۆر خراپترە بێ زۆر وێرانە بێ و هیچی بەسەری چاو نامێنێ باشە لە شارۆچکەیەکە لە شارێکە لەوێ ژمارەیەکی مەحدود ئاسایشە بێت ژمارەیەکی مەحدود شورتە هەبێ ئەگەر ئەو خەڵکە بۆ خۆی سەلیقەی نەبێ حرام و حەڵاڵ نەزانێت سنوورەکانی خۆی نەزانێت خۆ وڵاتی ئەمە خۆ هەموو شایەدیدین یاساتیایە بۆ شێوێ سەروەر نییە ڕاستە نسبەتێکەیە بەڵام بۆ شێوێ نییە ئەو خەڵکە خۆی شعورەکە کە ماڵی خەڵک نەخوا ئەوش پەروەردەکەی بۆ ئیسلامەگرێتەوە ئێمەش پشتی شێرمان هەیە لە بوارەیە ئەو تیشمان ئەو خەڵکەشی کە لەوێ هەر بەهی خۆمان ێزانین مادام خاوەنەوە ئەخلاقە بێ لە هەر شوێنێک بێ بەڕاستی ئێمە بەهی خۆمانی ئەزانین مادام هەڵگری ئەو پەیامێ ئیتر ئەوە ئێمە کورتی هەڵناهێنینەوە لە یەکلایەنی ئیسلامیشە یان لە دوولایەنە بەڵکو مامۆستایانی مزگەوت ئەو ڕۆڵیان هەیە چونکە هەمان ڕێگە و ڕێبازین و برایەکی کە ناوی خۆی ناوە بانخواست کە ئیمانی ڕەسەن لی ناگەڕێ دابنیشێ و تێڕابمێنێ هەوڵ ئەدا کۆشر ئەکا بەڕاستی ئێمە هەر بەهی خۆمان ێزانین و ئێمە ئەو مەشروع بە مەشروعێکی زۆر گەورە ئازانین کە هەموو ئەو خەڵکی تیاجێ بۆ تۆ کەویش ئیسلامە بەڵام ئێمەش ڕێکخراوێکین بە بەرنامە بە پرۆژە ئەمانەیە ئەو خەڵکە بەو شێوەیە ڕابێنین کە وەکو ئیمامی عومەر خوای پەروەردگاری لێ ڕازی بێ کە لە سەردەمی خۆیان لە سەردەمی بەکرا قازی بوو ماوەیەکی زۆر خەڵک نەهات بۆ شەکوا
فەرمووی اینجا من زیادم بەڵام ئیمامی عومەر زیاد نییە ئەو پەروەردە ڕەسەنەیە وای لەو خەڵکە کردووە کە ئەو خەڵکە حاجەی بەوە نەبێ بێتە بەردەم قازی بۆ ئێستا ئەو حیزبەی ئێمە کەم بە نمونە بێرمەوە دەیان بەشمان هەیە دەیان بەشمانەیە لە سنوورێکی دیاریکراوی خۆمانە دەیان بەشمانەیە کە کۆمەڵایەتین شەو ڕۆژیان ناوەتە سەریەک لە سڵحی کۆمەڵایەتیە لە سڵحی بینی ژن و پیاوە کەمکردنەوەی ڕێژەی تەلاق لە کەمکردنەوەی ڕێژەی تەلاقە لەوەی کە شەو نییە ڕۆژ نییە بۆ تیمەکانی ئێمە بۆ خەڵکانی کە دەرکەوتون وەکو بانخواز خەڵکیەکەن کە وەکو لانی دەرونی کە توانیان هەیە قسە بۆ خەڵک بکەن لانی دەرونی خەڵک ئاسوودە بکەن ڕۆژ نییە تەلەفۆنمان بۆ نەکرێ دەیان گەنج نهێنن بڵن کاکە وەڵاهی ئەمە باوکی بەدەستەوە هیلاکە براکی بەدەستەوە هیلاکە ئەوەی کەوا ئاسوودەیەکە چییە ئەوەی کەوا هێورێک کاتەوە چییە ئەوەی کەوا خۆشبەختێکە چییە ئەوەیە کە هەندێک قسەی بۆەکەی کاکە دنیا هەرم دنیایانیە گیانەکەی من تۆزێک ئەهۆنیەکەیتەوە بێ گومان ئێمە ڕۆڵی گەورەمان هەبووە بەڵام بەداخەوە لەوەی هەندێک خەڵک پێی نەزانێ بەڵام ئێمەش دیارە بینی خۆمانخوا مامۆستا گرنگترین کار و چالاکی حیزب ئیسلامیەکان وەکو حیزب ئیسلامیەکان گرنگترین کار و پرۆژە و چالاکیتان چیە بۆ ئەوەی هەوڵبەن کە زیاتر گەنجان پەروەردەیەکی تەندروست بکەن وەک دەزانین کە لە ئێستادا زۆربەی گەنجان ڕویان لا نێرگە لە خانە و ئەم شتانە کردو و ڕووداوی نامۆی زۆرە بینی کەواتە ئێوە کار و چالاکیتان چیە بۆی بتوان زیاتر کاریگەری بکەنە سەر ڕێژێکی زۆری گەنجان لە کوردستان وڵا کار و چالاکیمان بەردەوام بوو بەردەوامی ژەبین و ئەم کۆمەڵگەیە بە دوو شێواز ئەگۆڕێ ئەتوانم بڵێ مەویش هەر دوو دیویەک دراون یانەوە تابێ لە ڕێی پەروەردەوە ئەو پەروەردە ڕەسەنە جگە لەو پەروەردە ڕەسەنە ئەم کۆمەڵگەیە ناگۆڕێ وارە بێ ئێمەش بیگۆڕین و ئینشاء الله تعالی هەر ئەشی گۆڕین بۆ پەروەردە ڕەسەنە دوجار حکومڕانێکی ڕەشید کە بێ بەرنامە دابنێ حکومڕانی ڕەشیدیش بێ ئەو پەروەردەیە بێ ئەوەی کە تەغییر لە کۆمەڵگەیە بکەی دروست نابێ بۆیە دوجارە بێ ئێمە هەر بۆ هیچ حەلی ترمان نییە إلا بێ گۆڕانکاری لە عەقڵەکان بکەین و گۆڕانکاری لە فکرەکان بکەین بە قەناعەت واز ئەو خەڵکە تەسەوری بۆ دروست بێ بۆ چوونی بۆ دروست بێ قەناعەتی بۆ دروست بێ کە جگەل لەم ڕێگایە چارەسەری تر نییە چ ڕێگەیەک دەتوان دەستانەگاتە ئەو گەنجانە بۆی قەناعەتیان پێ بکەن وڵا ئێمە کۆمەڵێک ڕێگەمان هەیە کۆمەڵێک کەناڵمان هەیە بۆ تێکڵاوبوون لەگەڵ ئەو گەنجانەیە ناوەندەکانی خوێندن ئەو خەڵکانی کە هەمانە لە ناوەندەکانی خوێندنە بەردەوام بەڕاستی تەوجیهمان هەیە کە ئامۆژگاری گەنجەکان بکەن ئەوە ئەو بنکە و بارەگانی کە هەمانەکەەوە لە سەرەتای باسم کرد لە هەر شوێنێکا بوون کە حتا ینی هاوسەکان خەڵکی گەڕێک ئێستا ئێمە ئەو بنکانی کە هەمانە خانۆکانیشان گرانترە لە شوێنەکانی تر بۆ چونکە ئازانن بنکەیەکی پەروەردەی لەوێ هەیە ئەوانمان کردو بە بنکەی لە هەر شوێنێکە ئەوەندە ئیمکانمان هەبێ بەڵام بەداخەوە ئێمە کەم دەستین لەوێ نەمانتوانی بێ لە هەموو گەڕێکێکە ئەو بنکە پەروەردەیانە بکەینەوە بۆی کە وردە ئیش لەسەر ئەو خەڵکین دەستکەوت کە دەستان کەوتی بێت لە پەروەردەگرتنی تاکە بەدەر لە تاکی لە ئەندامی خۆتان بۆ نمونە بەدەر لە ئەندامی کۆمەڵکە گەنجێکتان پەروەردە کرد بێن چەند گەنجێک دەستکەوتێکتان دەستکەوتووە وڵات چەند گەنج نییە توانم بڵێم بە هەزاران گەنج کە پەروەردە بوون لای ئێمە سوپاس بەخوای پەروەردگار شایەتیان داوە کە ئێمە سودمەند بووین لە محاضراتی ئێوە سودمەند بووین لە خەڵکی ئێوە سودمەند بووین لە ئەخلاقی ئێوە سودمەند بووین لە ڕەوشتی ئێوە ئەو بێفەرقی ئێمەش لەگە خەڵکا کە بەڕاستی جیاوازیمان نەکردووە مەسەد کە وتمانەوە ئەو کەناڵانی کە هەمانە چ کەناڵ وەکو کەناڵی ئاسمانی پێیان وەکو بانگەواز وەکو ڕادیۆکانمان وەکو بنکە و بارەگاکانمان وەکو داعیەکانمان وەکو شخصیاتەکانمان لە هەر حتا جاری وا هەیە بە ئامانج مەسە خەڵکێکمان لە گەڕێکێکە ئاراستە کردووە کە لەوێ کاری خزمەتگوزاری بکە سەردان بکە بچێتە ناو خەڵکەوە لە مشکیلەکانیان بکۆڵێتەوە چەندین خەڵک تەلەفۆنی کردو دەستخۆشی کردو کاکە وڵای خی گەورە پاداشتان باتەوە بەڕاستی الحەمدای سا منداڵەکەم زۆر باش بووە خەڵک هەبوو بۆ خۆی هاتووە دلانی تر بۆ بەوەفت هاتووە و توێتی وەڵاهی من زۆر سوپاسانەکە مفت بووە بۆ خۆم لە مەڵبەندی ئێمە دانیشتووە دیلانی تر بووە توێتی وڵای من سوپاسانەکەم کاتی خۆی پەروەردەی ئێرە بوومە بەڕاستی ئێساش هەر مەمنونم لێتان ئەوە ئێمە بەڕاستی شانازی پێواکەین کە خەڵکی تر ئابوو شێوە سودمەند بێ لە ئێمە ماسەجزا لەوەچێ خەڵکێک بڵێ جا من قسە و وعز و پەروەردەم بۆچیە بەڵام کۆمەڵی ئیسلامی ئەتوانێ و شانازیشی هەبێ کە نزیکەی 11 ساڵە کۆمەڵگەی خێرخوازی بەخشینی ینی هەزارەها ماڵی وەکو چۆن بە پەروەردە ڕۆشن کردوێتەوە هەم کۆمەڵگەی پزیشکی بەخشین هەم دەستگای خێرخوازی بەخشین لە اینجا لە مەڵبەندەکانیشە ساڵانە قوربانیکردن ساڵانە خێر و خێرات ئێوە وەکو مەڵبەندی چەمچەماڵ وەکو جەنابیش تۆ کۆندامێک سەرکردایەتی کە کۆمەڵی ئیسلامی ئەم شانازی هەیە دەگەڕنەوە لەن قاناچۆ بەلای شێخ عوسمانی بیار و تێتی قاناوە
تەنەکەی جۆم کردوتە نێو توێشەبەرەی گوێدرێژەکەتەوە بیبەرەوە بۆ ماڵ مناڵێ تا سلێمانیش دوعات بۆکەم ئەڵێ وتی بۆم کە بە دوو تەنەکە و تا سلێمانی دوعای شەڕم بۆ بکە ئەتە من چی لە دوعاکەم بەڵام کۆمەڵی ئیسلامی لە پەنا دوعا و پەروەردەکەش توانیوێتی ینی ماڵی هەزارەها فەقیراوە دام کاتەوە هەزارەها نەخۆشی مسلمان و کەم دەرامەت چارەسەر بکە کەواتە ئەم شانازیەشی پێ دەبڕێت کە لەگەڵ قسە عملیشی هەبوو ئێوەکو مەڵبەندی کۆمەڵ لە چەمچەمەڵ وەکو جەنابیش و کەندامی سەکرەتی کامانە بوون ئەو بوارە خێرخوازیانەی کە لە پەنا پەروەردەکە توانیمتانە یارمەتی خەڵکی ئەژاریش پێ بدەن. وڵا هەموو ئەو بوارانە سوپاس بۆ خی پەروەردگار ئەو مەڵبەندی ئێمەشتیا پێشەنگ بووە کە ئەتوانم بڵێم لەو سنوورە دەیان خانومان بۆ خەڵکی هەژار دروست کردووە کە ئەو برایی کە سەرپەرشتی ئەو پرۆژەی کردووە ئەتوانم بڵێم بۆ خۆی زەکاتی پێشیاوە ئێوە بە شانازیەوە توان بڵێن ئێمە دڵسۆزی دنیا و قیامەتی مرۆڤەکانین بە پەروەردە بۆ قیامەت بە خانوو بە دەستگیرۆیی بە خانوو دروستکردن بە چارەسەرکردنیش بۆ دنیا ئەمانێت دڵسۆزێکی بێگومان پشتبەست بۆ بەرنامەیە و بۆ پەروەردەی وای لێ کردوینەوە سەرەتا ئاماژەمێکی ئیمانی ڕەسەن لێ ناگەڕێ ئینسان ئەوە براکەی لە برسە بناڵێنێ و ئێو تێڕ بمێنێ وزانە کەی گیانی دەرەچێت ناخێوانیە ئەوەی پێمان کرابێت تەمان لە قەدەر حەجمی خۆمان ئەزانی خەڵکی هەژار زۆرە ئەزانی نەدار زۆرە ئەزانین خەڵکی فەقیر زۆرە بەڵام لەوەی ئێستا بە سەدان خەڵکی بێباوەک لۆ بنکە و بارەکانی ئێمە موچە وەربگرن بەخوا و موچانەش هەمووی بەخوا تەکلیف ئەەکەین لە خەڵک تەکلیف لە خەڵکەکەین لە خەڵکی دەوڵەمەنەکەین لە دوکاندارەکانەکەین ئەچین کۆمەکیان بۆکەین و برامان هەبوو کە سەرپەرشتی ئێستا لەوەیە ئەگەر ئێمە ببینی و جوولە دەنگمان بێ سەرپەرشتی کاری خێرخوازیەکە ئەکا من دڵنیام دوایەوەی بەدەداچوونم بۆ کردو بۆ خۆی زەکاتی پێشێ بەڵام لێ نەگەڕاوە کە ئەو خەڵکە ئەوها بوو شێ چونکە ئەو ئەزانێ معاناتی هەژاری چۆنە ئەو ئەزانێ تاڵی هەژاری چۆنە بۆیە ئەو خەڵکی ئێمە ئێستا حالێن لەم کاتەیە کە قوتابیانی پۆلی دوانزە کە ئەچنە زانکۆکان لە ئێستا ئێمە ئامادەکاریمان کردووە کە ئێمە لە سنووری خۆمانە حەوبارەگامان هەیە هەر حوتیمان ئامادە کردووە بەستافی بەهێزەوە کە بەردەوام یعنی دەعممان کردوون پشتیوانیمان کردوون کە پێمان وتون پێویستە خاڵی یەکەمتان ڕێزگرتن بێ لە خەڵک حرمەتگرتن بێ لە خەڵک پێشوازی بێ لە دایکان لە باوکان کە لەگە قوتابەکانیان دێن شۆنی حەوانەوەیان بۆ دابینکەن ئەو پێداویستیانی هەیەە دەرونیان ئارامکەنەوە کە ستافی دەرونیمان بۆ ئامادە کردوون کە دەرونیان ئارامکەنەوە بۆی کەوا فۆرمێک کە ئەوان 12 ساڵ ئەخوێنن چاویان لەوەیە کە قوتابیەکانیان چێتە زانکوێکی باش بۆی کە بە دەرونێکی ئارامەوە بێن کە ڕێنمایی تەوامان پێداون ئەی ئەوە بێ مقابل بێ بەرامبەر ئەوە ئەگەر ئین ئەجری ئیلا عەلی الله نەبێ ئەوە ئەگەر دافیعێک نەبێ ئێمە ئەو گلێمان لەم خەڵکی بەرپرسی ئەم وڵاتە هەیە هەر بۆ خۆشیان وا قازانجا یعنی هەر هەموو شتێک نەبەستنەوە بە مادەوە یعنی هەموو شتێک هەر اعتیمادیان لەسەر مادە نەبێ بەڵکو ئێمە دافعێکی تر پاڵنەرێکی ترمان هەیە کە ئەم دنیایکی موقەتە کاتیە پێویستە توێشوو بخێن بۆ دو ڕۆژ کەواتە بەڕای بەڕێزت گەر حیزب ئیسلامیەکان حکومداری بکەن چه جیاوازیەکی لەگەڵ ئێستادا دەبێت وڵای اینجا ئەو جیاوازیە بێ کە ئێمە لەناو لە بیئەیەکی خۆمانە لە عایلەیەکی خۆمانە عایلەیەک ئەگەر ئیسلامی تەوانێ مەش هەموو ناڵێن هەموو وەکیەکین نە هەموو حیزبەکان وەکو یەکەن ئیسلامیەکان و نە هەموو تاکانی وەکو یەکەن نە هەموو داعیەکانی وەکو یەکەن ئێمەڵێن بەو ئەندازەی کە بە ئیسلامەوە پابەندین بەڵام سواز بۆ خواوی ڕای ئەم هەموو تەحەدایش بڕێک پابەند بووین لە هەشۆنێکی خەڵکێکمان هەبوو بێ لار بوو بێ بەڕاستی سەری هێشاندوین و بەڕاستی شکاوەتەوە بەسەرمانە و ئێمە پێشمان ناخۆش بۆ لە هەوڵی معالەجەین بەڵام پشتبەستن بەو ئەزمونەی کە هەمانە لە عایلەیەکەوە بیگرە لە عایلەیەکە ئەگەر ئیسلام تایە حاکم بێ خۆتوان لە دەرونی خۆمانە کاک بێ بغز نەبین بێ کەسێکی سەهل و سادە بین و ماڵێکی تەبابین منداڵەکە گەور و بچووکی تیابێ منداڵەکان ڕێزە دایک و باوکیان بگرن یارمەتیان بگرن تەحملی ئازارەکانی یەکتری بکەن باوکەکە بەزەی بە بشکۆلەکان نابێتەوە بە مناڵەکان نابێتەوە پەروەردەیەکی ئایا لە تاچێکە ئەمە بوو لە خێزانێکە ئەمە بوو بێ لە تاچێکە ئەمە بوو بێ لە گەڕەچێکە ئەمە بوو بێ ینی من تەجربەم کردووە سوپاس بخوا داعیەکی ئێمە لە گەڕەچێکە بوو بێ وەگوتم بەعنی بە نسبەیەکی بەرز کە داعیەکانی ئێمە وابوون سوپاس بخوا ئەو سوپاسی خوای پەروەردگاری لەسەرەکەن فەزلی خوایە داعیەکی سەرکەوتوی ئێمە لە گەڕەچێکە بوو بێ کاریگەری بەسەر ئەو گەڕەکەەوە بووە کەواتە ئەو گەڕەکە سەرەکەی هێمن بووە سەرەکەی مشکلەی کەم بووە سەرەکەی ڕێژەی تەلاقی کەمە سەرەکەی کێشەی کۆمەڵایەتی کەمە بۆ چونکە ئەلۆ فڵان کەسات من خۆم لە مناسبەیەکا بوو مەبرایەکی ئێمە ئاوستافێک بووین کێشەیەکی کۆمەڵایەتی ڕوویدا جان مادام فڵان کەس و فڵان کەس هاتن تەواو کێشەکە نامێنێ
سواز بۆخوا ئایا ئەگەر ئێمە بتوانین لە خودی خۆمان لە عایلی خۆمان لە گەڕێکی خۆمانە بتوانین ئەم ئیسلامە بۆ ئەندازی کە جێبەجێیەکەین خۆشببختی بەم کۆمەڵگایە دێنین ئایا لەسەر ئاسی وڵاتیش خۆ بێگومان وڵاتیش گەورەکەرەوەی خێزانەکانە کۆ تا پرسیارم زۆر بە کورتی و ئەشیکەم بە دوو بڕکەوە زۆر جار ئیسلامیەکان بربەرەکانێ و ڕوبەڕووی کۆمەڵێک کەلتوری نامۆ بنەوە هەر لە زنجیرە دراماوەرگێڕاوەکان تا هێنانی هونەرمەندێک و نازام کۆمەڵێ فیستیڤاڵی ڕنگ و ساڵانە کە دەرامەتێکی زۆری میلەتی هەژار و پەژموردەی کورد ئەخەنە قوڕگی دەیەها هونەرمەندی ڕاپی ئەمریکی و نازام عەرەب و چی وچیەوە و کە هیچ سوودێکیان بۆ کەلتوری ئێمە نیە بۆچی یەکەم ئیسلامیەکان ئایا ئێوە ئازادی وەکو ئەوانەڵێن ئازادی تاک زەوتەکەن و پێتان وایە ئەمە ئێوە دژی ئازادین و دژی خۆشگوزرانی تاکن یا ئێوە دڵسۆزی ڕاستەقینەی خەڵکن تەوەرێکی دیکەشیان ئەوەیە پرسیارەکەم ئایا ئێوە بانگەشە بۆ حیزبایەتیەکەن یا ئەتانەوێ بە پەروەردەیەکی ڕەسەن خەڵکی بەرەو پەیامی خوا و بەرەو بەرفراوانی ئاینی پیرۆزی ئیسلام بێت ئەگەر زۆر بە کورتی وەڵامی ئەو دوو بڕگەیان بیتەوە محمد غزالي فرمي الحرية المطلقة لا تتبع إلا من العبودية الصحيحة لله وحده حرية الرها كإنسان آزاد بالرهاي كي بدزدي أو كاتبة بندي راستقيني خوي ترجع حتى كاتي إنسان بوبا بندي أرزوكاني خوي بوبا بندي بارا بوبا بندي نفس بوبا بندي بغزقينا كاني خوي أو آزاد نية بوبا بندي ولاتي كيتر آزاد نية بوبا كويلة وأنا كويلان بوي إنسان كاتك آزاد به بێتە بەندەیکی ڕاستەقینەی خی پڕگار ئەو کاتە سەربەرزە بێ منەت لە هیچ کەس نازانێ و بە ئازادانی خۆی ئیشەکە ئەوەی پرسیارێکی دووەمت پرسیاری دووەم ئایا پەیامی ئێوە پەیامێکی حیزبانە و بچووکتریان تەنهام ئامانجتان ڕەزامەندی خوا و هێنانی خەڵکێکی زیاترە بۆ نێو کەشتی ڕزگار وڵای اینجا ئیسلام گشتگیرە هەموو لایەنەکانێک دێت و ڕاستی ئێمە لایەنێکی سیاسین لە بواری سیاسیش خەڵک ئەبێ شایەتیمان بۆدا سادیقانە سەرڕاستانە کە لەوەیە تەماحی دنیایشمان خراپێتە بەردەست لەوەیە زۆر ئیمتیازاتشمان خراپێتە بەدەست بەڵام کە تێک گیرابێت لەگەڵ منهەجە صحیحەکەی ئێمە بەڕاستی ئێمە ڕەتمان کردوتەوە ئێمە ثەوابیتەکانی خۆمان پابەندبوومان مەبدەئەکانی خۆمانەوە لە ئەولەویاتی کارمان بووە بۆیە ڕاستە ئەو بوارش کە بواری سیاسیە چونکە کۆمەڵگەیەکی تەندروست حکومڕانێکی ڕەشیدمانە پەروەردەیەکی دروستەوە دێ بۆیە ئێمە هەوڵمان داوە نێو جەماوەری خۆمانە لە نێو وڵاتی خۆمانە بەڕاستی بە عەمەلی نیشانی دێن لە هەموو ڕێگانی کە ڕێگەی خزمەت گوزارین دوجار لە ڕێگە سیاسیەکەشەوە کە هەڵوێسێک کاتە پێشەوە کە خەڵکی ژەبێ بۆ خۆی شایەتیە بدا کە ئێمە لە هەردوو ڕۆکەوە سپاس بۆ خی پەروەردگار بۆ ئەندازەی کە پابند بووین سەرکەوتوو بووینە زۆر سپاس بە بەڕێز مامۆستا جەزا ئەحمەد ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بە ئومێدیەوە ئینشاءالله بەرهەمێکی زۆرتر بە کۆمەڵگە ببەخشین و سپاس بۆ جەنابیشتان پشتیوان بە خی پەروەردگار دەستخۆشی بۆ ئێوەش خی گەورە پاداشتان باتەوە بەڵێ بەڕێزان مەڵبەندی پێنجی ئەڕانیە خەڵاتی ڕێزلێنانی بەسەر چەند ئەندامێکی خۆی دادا بەشکرەوە کە لەم بارەیەوە هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادە کردوین فەرموون با پێکەوە بینەری بێ کۆبوونەوەی مەڵبەند لە مانجی نۆدا بڕیاردراکە ڕێزلێنان بکرێت بۆ سەرجەم کارگێڕانی ئەنجومەنەکان و هاوئاستەکانیان لە ئۆرگانەکان بە ئامانجی تەشجیعکردن و هاندانیان و سپاس و پێزانین بۆ ئەو ئەرک و ماندووبوونەی کەوا کێشاویانە لە ڕابردوو و لە 4 ساڵی ڕابردوودا دیارە کارگێڕانی ئەنجومەن و هاوئاستەکانیان دەورێکی باڵایان هەبووە لە هەموو بوارەکاندا بەتایبەتی لە هەڵبژاردنەکان لە کۆکردنەوەی دەنگ لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە هەموو بوارەکانی کار و چالەشەکانی کۆمەڵی ئیسلامی بەشداریی زۆر چاک و بەرچاویان هەبووە. ئێمە مەبەستمانەوە بووکە لە ڕێگەی ئەو دەستخۆشیەوە تەقدیری مادووبوون و تەقدیری ئەو کاران بکەین کە لەمای ئەو 4 ساڵی ڕابردوودا لەگەڵ ئێمە بۆ هەموو ناسۆری و ناخۆشیانەی کە کۆمەڵی ئیسلامی بەسەری هاتووە لە بواری دارایی لە بواری معنەوی لە هەموو بوارەکان کە کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێک
فشار بۆتەوە کە فشارانە پێگومان لەسەر هەر حیزبێشکە بەلاوانەیە کاریگەری زۆر زیاتر بەسەر بەزێشە بەڵام کۆمەڵی ئیسلامی کوردستان بە پاڵپشت بەو خەڵکە دڵسۆز و بۆ خەڵکە لێبراوە و خەڵکە مادونەناسا توانیوێتی خۆناکان تێپەڕێنێت و جارش کە بگاتەوە کۆنگرێکی نوێ کە پێدێتەوە کۆنگرێکی چواری کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆیە بە پێویستمان زانی کە تەقدیری ئەو خەڵکە بکەین و سوپاسی بکەین و دەستخۆشان لێ بکەین. دەستخۆشی لە برانی مەڵبەند دەکەین و لە مەڵبەند دەکەین کە هەستان بە ئەو ڕێزلێنانە لە ئەرک و ئەنجامی ئەرک و ماندووبوونی 30 ساڵی ڕابردوومان کە لە دوای کۆنگریسی و کۆمەڵی ئیسلامی ئێمە هەستاین بە وەرگرتنی ئەو پۆستانە ئێستاوە دەستخۆشیان لێ دەکەین کەوانش وەکو بۆ کاروبارەکانی ئێمە وەکو ئەرکانی کردوانە دەستخۆشیان هەبووە سوپاسیان دەگەی خی گەورە پاداشیان باتەوە ئەمە ئەو فەرمودەمان پێ دەڵێت و ئەومان بیرەخاتەکە ئەمی هەمیشە ئێمە لە جێبەجێکردنی ئاەتی فەرمودەکانە کە پێغەمبەر سا فەرمێ هەر کەس سوپاسی خەڵکی نەکات سوپاسی خی پەروەردگاریش ناکە دیارە ئەلحەمدولیلا ئەو نیشانەیەوان سوپاسی خەڵکی دەکەن و سوپاسی خی پەروەردگاریش دەکەین ئێمەش دووبارە بە ناوی ئەنجومەن و سوپاسیان دەکەین خی گەورە پاداشیان باتەوە. بەڵێ خۆشەویستان تەوەریسێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر بیرەوەری شەهیدکردنی پێشەوای موسڵمانان و کچەزای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی حوسێنی کوڕی عەلی کوڕی ئەبوو تاالب ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و باوکو و دایکی بەڕێزی بێ. لە بیرەوەری شەهیدکردنی پێشەوا حوسێنی کوڕی عەلی هەزاران سڵاوە نێرین بۆ گیانی پاکی شەهیدانی ئیسلام لە سەرانسەری جیهاندا و تەوەریسێمی بەرنامەکەشمان بۆ هەمان مەبەست تەرخان کردووە کە ئەو پندووان و ئامۆژگاریانە چین کە لە ڕوبەڕووبوونەوەی ستەم و نادادپەروەریدا کە ئیمامی حوسێن گرتیە بەرامبەر بە دەسەڵاتی بەنی ئومەیە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئارامی خەبات بانخوازی ئیسلامیمان کردو. مامۆستا گیانی خوا بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت لە بیرەوەری 1380 ساڵی شەهیدبوونی پێشەوە حوسێنی کوڕی عەلی ئەم بیرەوەریە چیمان پێ دەڵێ چی جەنابتان چی لەو بارەیەوە دەڵێن؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمتي أجمعين. سەرەتا پێشەوەی کە بچمە سەر ئەو بیرەوەریە حەزم کرد دەواازەیەک بۆ قسەکانم دامەزرێنم کە حەزەکەم بینەران و هەموو ئەوانی کە ئێستا گوێبیستمانە بن ئەو بدەم بە گویانە کە بەڕاستی ئێمە وەکو ئەهلی ئیسلام وەکو شوێنکەوتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە زۆر شانازی ئەەکەین زۆر فەخرەکەین بە ئەو بەرنامە و یاسا و دەستورەی کە خوای پەروەردگار پێی داوین. یعنی ئێمە شانازی ئەەکەین بە بەرنامەی ئیسلامەوە ئەمە بۆیە مەبەستمە چونکە بەڕاستی نەحەزانی ئیسلام لەوەچێ بخۆزنەوە لە شەهیدبوونی ئیمامی حوسێن و هەندێک مەشاکێک کە لە نێوانی موسڵمانانە ڕوویداوە بیانێ بکەن بە دەواازەیەک لە مسلمانانی پێدەن. بەڵام ئێمە زۆر بە فەخرەوە و زۆر بە شانازیەوە ئەڵێن خاوەنی گەورەترین پەیامین و گەورەترین نیعمەتی کە خوا پێی داوین. ئێمە زۆر فەخرەکەین بەم ئیسلامەمانە چونکە خوای پەروەردگار بەڕاستی نیعمەتێکی داوینێتێ بە هیچ میلەتێکی نەداوە کە خوای گەورە خۆی ئەفەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. بەڕاستی ئیسلام ئێمە پێمان وایە گەورەترین نیعمەتە خوای پەروەردگار کە تا ئێستا دای بەزانێتە سەر زەوی بۆ مسلمانان و کەس خاوەنی ئەم نیعمەتە گەورە نییە و ئێمە شانازی ئەەکەین بە عەقیدەکەمانەوە و شانازی ئەەکەین بە مێژووەکەمانەوە و شانازی ئەەکەین بە پەیامەکەمانەوە و شانازیەکەین بە پێغەمبەرەکەشمانەوە چونکە کە بینە سەر هەر بوارێ لەم بوارانە لە بواری عەقیدەیە کە تەماشاکەی ئێمە خاوەنی بیر و باوەڕێکین کە مانای بە هەموو ژیان داوە. ئێمە خاوەنی بیر و باوەڕێکی کە پێناسەی بوونی ئێمەی کردووە پێناسەی بوونی بوونەوەرەکەمانی کردووە. سوبحان الله ئەگەر ئێمە خاوەنی ئەم خوایان نەبین یاوەکو خاوەنی ئەم بیر و باوەڕانی بین خوای پێناسانین ئەدانی تووشی چ سەرگەردانیەکە بێت بڕۆ بە درێژدایی تاریخ و مێژوو تەماشا کە ئینسان کە خوای ون بووە چی کردووە بە خوای خۆی بزانە بە دوای چی کەوتووە حد بە درێژایی لە زمانی پێش پێغەمبەری خۆمانەوە تەماشاکە خەڵک خورمای پەرستووە بتی پەرستووە دار و دەردرا هەتاوەکو ئەم سەدەی بیستووەکەی ئێستەی خۆمان تەماشاکە خەڵک لە سەرگەردانیە گاژی مشکە پەرستێ
حیوانێکە پەرستێ مەیمونێکە پەرستێ بزانە لە تەمان ئەمە بواری عەقیدەیەکە مناڵم شانازی پێوەکەین ئەمە بوارێکی زۆر فراوانە کە ئێمە واتای بە ئێمە بەخشیوە سوبحان الله وای لە ئێمە کردووە کە ئێمە خاوەنی خوایەکین ئەدانم پێناسی خۆم ئێستا چییە پێناسی ئەم بوونەوەرە چییە پێناسی ئەم کەون و کایناتی من تیاژیم چییە ئەمە بوارە عەقیدەیەکەمان لە بواری پەیامەکەمان کە قورئانە 1400 ئەوەندە ساڵە خوای پەروەردگار ئەم پەیامەیەکە بۆ ئێمە ناردووە هەچی دۆست و هەچی دوژمنانێتی بە هەموو جهتەکانەوە دژایەتیەکەن تا ئێستا نەیانتوانیوە بەسیترین ڕەخنە لەم قورئانە بدۆزنەوە من قسەم لەسەرەوە نییە دوو لە ڕووی جەنابتان و دوو لە ڕووی بینەرانی بەڕێز هەندێک تووتکە و هەندێک چەقەڵ و ئەمانە قسە و قسەڵۆک لەم لاولا بەرامبەر بە قورئانەکەن من ئەڵێم ڕەخنەی واقعیانە یعنی ئەوە ڕەخنە نییە هەندێک کەس لە کەناڵەکانی فەیسبوک و ئەمانەوە قسەکەن دەبارەی ئیسلام و قورئان بە تایبەتی لە قورئان نازانێ بخوێنێتەوە لە ڕەخنەی لێگرم وەڵا ڕەخنم لە قورئان گرتووە دێتە سەر سورەتی قل هو الله ئەخوێنێ ببوورە ئەڵێ قل هو الله واحد يعني قل هو الله أحد بسيطرين منالي أمكم القايلة بريتي أو ناويكي بخوي وناونا دكتور فلان كذا قال قل هو الله واحد أما رخنا قلت لنا القرآن بعد حالي مش أنا دي بالقرآن كمان سامي شخصيك ببوده بابتشينا بواري ميجوا كوا أي ميجي مسلمانان ميجي إسلاما یان بۆ منە جیاوازی نێوان ئەم دوان چێ بۆ بۆچی وەکو ئیبن تەیمیە دەفەرمێ کۆمەڵێ وێستگە هەن لە مێژووی مسلماناندا هێندە ناشرین و قێزەونن پیا و شەرمەکا بۆ منە بڵێ ئەمە خۆزگە لە مێژووی ئیسلامیان نەبووە ئەگەر ئەم تێگەشتمان بۆ ڕاست بکەیتەوە ئایا مێژووی مسلمان کە من مێژوویەکە خوڵقێنم پەیوەندی بە ئیسلامەوە هەیە و خودی ئیسلامە یا ئیسلام بێبەریە لە کردەوەی مرۆڤەکان جا عەرزم کردی ئێمە کە وەکو ئیشارەم پێدا ئێمە لە هەموو بوارەکانی ژیانە کە شانازی بە ئیسلامەکەمانەوەکەین وەکو ئیسلام بەعام بۆ خۆی وەکو پێغەمبەرەکەمان وەکو قورئان وەزائیدەن وەکو ئەخلاقیاتی ئیسلامی وەزائیدەن وەکو ئەو بابەتێک ئیمڕۆویستم عەرزم کردی ئەم پێشەکێ دامەزرێنم بۆی کە بچینە ئەم بوارەی ترمانەوە کە بواری مێژووی ئیسلامەتیە ئێمە لە مێژووی ئیسلامەتیە کاگڕیاز خاوەنی دەیان یاوەکو سەدان یان هەزارەهان پەڕەی ڕۆشنین بێگومان پەڕەی ڕۆشنین پڕەی گەشین وەکو عەرزیشم کردی ئێمە شەرم ناکەین لە مێژۆکەمانە ئێمە مێژۆکەمان خۆمان بەدەستی خۆمان نووسیمانەتەوە و عولەمانی ئەم ئیسلامە نووسیانەتەوە نەشمانویستوە هیچی بشارینەوە لە دنیای ئیسلامەتیا کە 1400 ئەوەندە ساڵە هاتووە بزانە چەند ڕۆژی گەشیتیایە چەند حکومڕانی ئیسلامی تایە چەند عەدالەتی ئیسلامی تایە چەند ڕۆژی گەشت لە تاریخی ئیسلامەتیە وەکو ڕۆژی ڕوونا ئەگەشێتەوە ئێمە نامانەیە هەندێک تەبیعەت نەخۆش کە تەبیعەتی وەکو تەبیعەتی مێژ وایە دایم بە دوای شتی پیست و نوقتەی ڕەش ئاگەڕێ ئەم شتانە لە بەرچاوی خەڵک زاغەکاتەوە کە دێنە سەر پیاوێکی وەکو مەعاویە کە مەعاویە بەڕاستی یەکێکە لە خەلیفە حرە بەڕێز و ڕێزدارەکانی ئەم دینە بۆ معلوماتان ئەم پیاوە پێش ئەوەی ببێ بە خەلیفە 20 دانە ساڵ لە شام حکومڕانی کردووە یەک کەس نەبووە لە تاریخە باز بکرێ بڵێ لە حکومڕانی مەعاوی کوڕی ئەبوو سوفیانە لە شامە معارەضەیەکی هەبوو بێ بەرامبەر مەعاوی کوڕی ئەبوو سوفیان 20 دانە ساڵی لە دوای خلافەتی یەک کەس معارەضەی لە خلافەتی مەعاوی کوڕی ئەبوو سوفیانە نەبووە لە شامە ئەم پیاوە کاتیبی پێغەمبەر بە صلی الله علیه وسلم یەک خاوەنی گەورەترین سەرکەوتنە بۆم ئیسلامەوە یەکەم کەس بۆ کە ئوستورەی لە ناو بەحرا دروست کردووە بەهەرحاڵ ئێمە وەکو عەرزم کردی خاوەنی مێژوویەکین ئەلحەمدوللیلا زۆر پشنگدارە و زۆر گەشە و شانازی پێوەگەین و فەخری پێوەگەین لە هەموو کۆمەڵگا مجتەمەعیەکە ئێمە باسی ئەکەین لەناو ئەم مێژووەمانە لەناو ئەم تاریخەمانە کۆمەڵێک نوقتە هەیە ئێمە تعامل ئیسلام تعامل لەگەڵ بەشەراکە خۆ تعاملی لەگەڵ مەلایکە نەکردووە مەلایکە ئیسلامی نەگەیاندووە جوبرەئیل نەهاتووە ئیسلام لە ناو خەڵکا بڵاو کاتەوە کەسێک ئەم ئیسلامە لە ناو خەڵکا گەیاندووە بەشەر بووە ئینسان بووە کە پێغەمبەری نازدار بە صلی الله علیه وسلم ئەم بەشەرانەش حەزیان هەیە کۆمەڵی غەریزیان هەیە ئەم غەریزانە لە هەندێک کاتە شەیتان بەسەریا زاڵە بێ نەفس بەسەریا زاڵە بێ دنیا بەسەریا زاڵە بێ زەللەی پێەکە بەڵام ئایا ئەمە هەموو تاریخی ئیسلامەتیە لە هەموو تاریخی ئیسلامەتیە ڕۆژە ئەگەر ناوی بنین ڕەشەکان ئەگەر جایز بێ لە تاریخی ئیسلامەتیە ئەگەر ڕۆژە ڕەشەکانی تاریخی ئیسلامی ئیشارە پێبین بە پەنجەکانی دەست
نابژێرێ یعنی دوو دەستی ئێمە هەردوو پەنجەکانمان زیادەیە لی بە یەک دەست لەوە چێ کۆتایی بە هەموو ڕۆژە ڕەشەکانمان بێ بەڵام زۆر گەورە ئەکرێت لە میدیاکانە زۆر ئەوەندەی فوتی ئەکرێت کە وازان هەموو تاریخی ئیسلامی بریتە لەوەی کە شەڕ و شۆر بۆ لە نێوانی سەحابەیە یعنی کە یەتە سەر بژیانی ئیمامی مەعاویە ئێمە بەس ئەوەمان لەبەر چاوە کە تابووری پێنجەم کە بەڕاستی ئەگە کاتمان بۆ بڕەخسایە بۆکو خۆی باسی ئەو شەڕەمان بکردایە کە شەڕی سەفینە لە بینی ئیمامی مەعاوی و عەلییان ڕوویداوە بۆمان دەرئەکەوێت کە ئیمامی مەعاویە و ئیمامی عەلی تابووری پێنجەم شەڕی لە نێوانە هەڵساندووە هەڵگیرساندووە من بە دەلیلی ئەوەی سێلمێنم کە ئەو شەڕە چۆن ڕوویداوە بە هەمان شێوە ئەوەی کە لێوانی ئیمامی عەلی و عایشەیان ڕوویداوە کە شەڕی جەمەلە وەرە تەماشاکەن بزانن هۆکارەکەی چی بووە و ئایا عایشەی خێزانی پێغەمبەر و دایکی ئیمانداران بۆ دەسەڵات ڕۆیشتۆ بۆ لای ئیمامی عەلی یان بۆ خوێنی ئیمامی عوسمان ڕژاندنی خوێنی پێشەوا عوسمانی کوڕی عەفان تا چەند درێژکراوە بوو بۆ ڕژاندنی خوێنی پێشەوا حوسێن کە ئیبن تەیمیە ئەم دوو خوێنە بە گەورەترین فیتنەی نێو مێژووی مسلمانان بارەک الله فیک ئەمە بوو کە من عەرزم کردی ئێمە شەرم ناکەین لە مێژووی خۆمان من ئێستا لە باسکردنی شەهیدبوونی ئیمامی حوسێن ناین بەڵام من ئامادەم باس لە شەهیدبوونی ئیمامی عوسمانیش کەم باشە بەڵام ئیمامی عوسمانی کوڕی عەفان سەحابە شەهیدی نەکردووە سەبەیەکان ئەهلی عێراق شەهیدیان کردووە ئەو ئەهلەی کە بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە چەندەها حەدیثا فەرمی الفتنة هاهنا الفتنة هاهنا لەسەر مینبەرەکەی چەندەها جار دەستی بۆ عێراق ڕاکێشا فەرمیدی سەرچاوی فیتنە ئەدێ لەو سەر خەڵەدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات ئەهلی میسر داوایان لێ کردووتیانەی پێغەمبەری خوا دوعامان بۆ بکە کە خوای گەورە بەرەکەت خاتە ناو ساع و مدمانەوە پێغەمبەری خوا دوعای بۆ کردن بۆ یەمەنەکان دوعای کرد ئەهلی عێراق هاتن داوایان کردیانی پێغەمبەری خوا دوعامان بۆ بکە فەرمی ئەهلی عێراق ئەهلی فیتنە دوعا ناکە ئەوانە هەمووی حەدیثی صحیحن سەرچاوی هەموو فیتنەکان سبحان الله ئەوەی کە لە نێوانی سەحابەشان ڕووی داوە سەرەتاکەی لە کوفۆ دەستی پێ کردووە شەهیدبوونی ئیمامی حوسێن عەبدوڵای کوڕی سەبا کاتێک کە ڕۆیشت لە بەسڕە هیچی بۆ نەکرا چووە میسر هیچی بۆ نەکرا چووە یەمەن هیچی بۆ نەکرا ئەخیرەن هاتەوە لە کوفە کۆمەڵی خەڵکی پەیداکە کە ژمارانی دیگە 600 کەس بوو ئەوانە جوابیاندایەوە سەرچاوەی فیتنەی سەحابەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام کە سەری هەڵدا لە کوفۆ سەری هەڵدا بۆیە من ئەڵێم دوایی درێژکراوەی ئەمەش بە شەهیدبوونی ئیمامی حوسێن کۆتایی پێ هاتووە کەواتە شەهیدبوونی ئیمامی حوسێن ئەم ڕووداوە چیمان پێدەڵێ و چیمان پێدەکات بەڵێ ئێمە وەکو عەرزم کردی شەهیدبوونی ئیمامی حوسێن نقطەیەکی ڕەشە یاوەکو نقطەیەکی ناشرینە سەرەتا بە ناوچەوانی یەزیدی کوڕی مەعاویە دوایی عوبەیدوڵڵای کوڕی زیاد دوایی شیمری کوڕی زیدجەوشان دوای ئەو کەسێک کە خودی خۆی ئیمامی حوسێنی شەهید کرد کە سینانی کوڕی ئەنەسە بە شمشێری ئەو ئیمامی حوسێن شەهید بووە ئەمە نقطەیەکی ڕەشە شەهیدبوونی ئیمامی حوسێن دەلائیلە لەسەرەوەی کە مسلمانان لە هیچ زمانێکە بێدەنگ نەبوون لە نەعەدالەتی بێدەنگ نەبوون لە زوڵم ئیمامی حوسێن لە خۆڕا هەڵنەسا لە من داوای خلافەت ئەەکەم ئیمامی حوسێن کۆمەڵێک ناڕەزایی سەفی مسلمانانی بینیوە لە بەرامبەر لەو حکومڕانی لەو دەسەڵاتدارێتی کە یەزیدی کوڕی مەعاویە ئەنجامی ئەدا بۆیە ئیمامی حوسێن فەرمووی من بەڕاستی خەڵک داوای ئەوەی کردووە کە ئەم خلافەتە بگرمە دەست هەرچەندە ئێمە قسەمان لەسەر ئەوەی هەیە ئیمامی حوسێن هەزار ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ و ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ و خوای پەروەردگار کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام بە شەهید ناوی بردووە و بە هەردووکیانی فەرمووە سەیید شوهەدای الجەنە و ڕەحیانەتا ڕەسوول الله بوون هەردووکیان بەڕاستی کە هەردووکیان شکلی پێغەمبەریان تەواو کردو ئیمامی حوسێن و حەسەن کە ئیمامی حوسێن لە ناوقە و بەرەو خوار زۆر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەچوو و ئیمامی حەسەن لە ناو بەرەو ژوور لە پێغەمبەری خوا ئەچوو بۆیە عولەمانە فەرموون بە هەردووکیان شکلی پێغەمبەریان صلی الله علیه وسلم تەواو کرد ئەم پیاوێک نەبووە بە دوای دەسەڵاتەوە بێ
و ئەم پیاوە بەڕاستی بە درێژایی بڕۆ تاریخی ئیسلامەتی و وەستی سەحابە و علەمای ئەو زمانە بخوێنەرەوە کە بەڕاستی چەند پیاوێکی متەقی بووە لە زەین العابیدین کە کوڕی بووە کە عەلی ناو بووە پرسیاریان لێ کردیان باوکە بۆ وەچەی زۆر نەبوو بۆ نەوەی زۆر نەبوو وتی باوکم لە کوێ وەچەی ببووە لە کوێ فریای خێزانەکان خێزانی ئەکە و وەچەی هەبێ واللهی ڕۆژ هەبوو 1000 ڕکعات نوێژی کردووە لە عیبادەت و لە تەقوا و لە خواترسیە بەهەرحاڵ ئیمامی حوسێن کاتێکە شەهید دەکرێ پەیامی ئەوەی بە خەڵک گەیان کە بەڕاستی ئێمە دەسەڵاتداران چەندە زۆر بن چەند قووەتیان هەبێ چەند مەدەدیان هەبێ ئەگەر بە تەنیا خۆشیان بوون لە بەرام کە لە نەتیجەی سیریا بخوێنیتەوە ئەگەین ئەو نەتیجەی کە لە ئەخیرە ئیمامی حوسێن بەس تەنها خۆی و عایلەکەی ئەمێنێتەوە کە ڕوبەڕووی ئەو زوڵم مستەمە ئەوەستێتەوە لەگەڵ ئەوەش هەر اعتراف ناکا بڵێ وەڵای کاکە من ڕازیم بەم زوڵم مستەمە خەی ناکە بە هەروە بمێنێتەوە لە کاتێکە چەند اختراحێکی خنە بەردەم پەیامی حوسێن پەیامی بەگژاچوونەوە و قبول نەکردنی ئەمری واقعی ستەمکاران زوڵم مستەمە لە هەموو زمانێکە ئەبێ مسلمانان ئەم پەیامە لە ئیمامی حوسێنەوتیە بگەن کار بەدەستان دەسەڵاتداران ئەبێ بە پێی بەرنامەی خوای پەروەردگار و بە پێی فەرمایشتەکانی خوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بڕۆن بەڕێوە و لە بەرامبەر ئەو زوڵمەی ئەیکەن ئەگەر ملی خۆشیان و سەری خۆشیان لە بەرامبەرادانا ئەبێ بێدەن زۆر جار فەرمودەیەک هەیە دەگێڕێتەوە کە بۆ هیچ موسڵمانێک نییە دژی دەسەڵاتی موسڵمانان ڕاپەڕێ ینی بە جۆرێ لە جۆرەکان بچێتە دەرەوە یان بەجۆی لە جۆرەکان شۆڕش دژی دەسەڵاتداری موسڵمان دروست بکات لە کاتێکا ئەگەر زانین ئەگەر یەزیدی کوڕی معاویە موسڵمانیش نەبوو بێ بەڵام بەجۆی لە جۆرەکان بۆتە سەرۆکی موسڵمانان لەو سەردەمەیە حوسێنی کوڕی عەلیژێکێک بۆ لە تێگەیشتوانی بواری فەرمودە و کچەزای پێغەمبەری خوا بوو چۆن لەم فەرمودەیە تێبگەین جوانە قسەکە زۆر زۆر واقعە ڕاستە ئێمە کاتێکە دەوڵەتی ئیسلامی و خلافەتی ئیسلامی هەبێ ئەو ئەحادیثانی کە پێغەمبەری خوا کە ئێستا بەداخشەوە لەم کۆمەڵی خەڵک تەفسیرەکەن بە حوکەمەکانی ئەمڕۆ باز لە خەلیفەی مسلمانانەکە باز لە والی و پێشەوای مسلمانانەکە کە دەرچوون لێی بەڕاستی کارێکی نابەجێیە و تەوحیدی سەفی مسلمانان لە پێش هەموو شتێکەوەیە و لێشە نەشارمەوە زۆر لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کیباری سەحابە لە زمانی پێغەمبەر لە زمانی ئیمامی حوسێنە و زۆرینەی عولەمایان لەسەر ئەوە بوون کە ئیمامی حوسێن نەی پێکاوە سەراحەتەن نەی پێکاوە لەوەی کە بەڕاستی بەگوێی ئەهلی کوفەیەکانی کرد کە بەڕاستی ئەوانش خیانەتیان لێ کرد باشتر وابوو وەکو ئیبن عومەر وەکو سعیدی کوڕی ئەبی خودری وەکو عەبدوڵای کوڕی عومەر و عەبدوڵای کوڕی جەعفەر و هەموو لەو سەحابە بەڕێزانی کە لە مەدینا بوون حتا عەبدوڵای کوڕی عەباس و ئەمانە تکایان لێ کرد دەست و دامێنی بوون وتیان نەچیتە دەرەوە لێگەڕێ بە بەو حاڵەوە بمێنێتەوە بە و ئێمە دڵنیاین لەوەی کە ئەوەی کە ئاهلی کوفەیەکانیش هاتون بەدەمتەوە قسە نامەیان بۆ ناردووی ڕاز ناکەن لەگەڵ قسەکەیانە و دڵنیاین پشتت بەدەکەن پشتت بەرەدەن وەکو چۆن لە پێشترا بوونەتە مای شەیدبوونی باوکت بوونەتە مای شەیدبوونی ئیمامی عوسمان دڵنیاین لەوەی کە بەم جەنابیش بەم ئاقارابن بەڵام ئیمامی حوسێن فەرمی ئەوە تا خەڵک داوا ئەکە ئەوە خەڵک بەڕاستی بۆشاییەکەیە کە داوای ئەوەکەن من پڕیکەمەوە ئەترسم قیامەتیان گوناهبار بم لەوەی کە پڕی نەکەمەوە ئیجتیهادەکەی کە نەی پێکە و بە پێی ڕێی سەحابەکان بۆیە باشتر وا بکەنەشنە دەرەوە زۆر بە کورتی کۆتا پرسیارمان لەم سەردەما تاقمێک خۆیان کردوتە خاوەنی ڕاستەقینەی حوسێن و پیان وایە حوسێن هیەوانە سنە بە جۆرێ لە جۆرەکان شەرمەکە باسی ئیمامی حوسێن بکات لە کاتێکە ڕەیحانە و کچەزای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێشەوای ڕاستەقینەیە وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە موسای فەرموو من لە جوولەکەکان ئەحەقتر و ئەولاترم بە موسا ئێمەش لە ئەوانی دیکە ئەحەقتر و نزیکترین لە سەیدنا حوسێن ڕەزا و ڕەحمەتی خوا لە دایک و باوکی بێ چۆن ئەم هەڵە تێگەشتنە کە خەڵکێک تا ئێستا لەوەچێ بە شەرمەوە باسی حوسێن بکا و لەوەچێن بەرنامەی ئێمەشی بە جۆرێ لە جۆرەکان بەلاوە شتێکی ناباش بێت دەست خۆش بێ ئەخوا کاگڕات ئەوە بوو کە سەرەتاکە وای لێکردم کە پێشەکیەک بنیە باز بکەم کە ئێمە فەخرکەین بە تاریخەکەی خۆمانەوە بەڕاستی من ئەڵێم ئەوانەی کە ئێستا شیوەن بۆ ئیمامی حوسێنە گێڕن حەقیانە ئەوان حەقیانە لە پێش هەموو کەسێکەوە چونکە ئەوان کوشتیان ئەوان شەهیدیان کرد والله ئەهلی کوفە ئیمامی حوسێنیان بە شەهیدکردنە بە شەهیدکردن یا کوشتیشان چونکە لە کاتێکە کە بانیان کرد ئەمە بە کوژدانی بوو دواییش هەر ئەوان بوون چوونەوە سەفی عەبدوڵای کوڕی زیاد لە مقابلە دژی ئیمامی حوسێن وەسانەوە شەهیدیان کرد لەبەرەوە حەقیانە ئەوان شیوەنی بۆ بکەن
بەڵام ئێمە فەخری پێواکەین و باسی شەکەین ئەڵێن بەڕاستی ئیمامی حوسێن لە ئێمە ڕۆیشتووە ئیمامی حوسێن ئێمە بەڕاستی خاوەنین لەبەرەوە ئەوان کە ئێستا بۆی ئەدرین لە خۆیان ئەدەن ئەوان حەقیانە لە بەڕاستی ئەوان شەرمەزاریگیان بەسەر خۆیان هێناوە حتا قیامەت شیوەنی بۆ بکەن ئێشتا بەڕاستی قەڵەبووی ناکەنەوە ئەوان ئەبێ بە شەرمەزاری ئەو بەڕاستی شیوەنە بگێڕن چونکە ئەهلی کوفە عەرزم کردی ئیمامی حوسێن لەکوێ بوومە مەگەر لە مەدینە ئەی بۆ چی لە عێراق شەهید بووە ئەی بۆ خیانەتە گەوریان لێ کرد ئەی بۆ وەکو لە تاریخ باسکردەوە 18,000 کەس بەیعەتی پێدا بەنامە نامیان بۆ ناوتیان بەیعەت بێدەین بۆچی ئەی باشە پێش خۆی ئەوە گەیشتە ئەوێ کوڕەمامەکەیان بۆچی بە شەهیدکردندا کە ئیمامی حوسێن موسلیمی کوڕی عەقیلی پێش خۆی نارد 4,000 کەس چواردەوری قەسرەکەی عەبدوڵای کوڕی زیادیان نافەرمیە هەتا ئێوارە 500 کەسی لەگەڵامایەوە هەتا بانگی مەغریب ئەڵێ 30 کەسی لەگەڵامایە لە دوای بانگی مەغریب موسلیمی کوڕی عەقیل لە چۆ بەردەم قەسرەکەی عەبدوڵای کوڕی زیاد ئاوریدایە بەس خۆی ماوەتەوە سبحان الله بە کۆڵانەکانی شاری کوفەیان ڕوو کەسی دەرگای لێ نەکردەوە پیرەژنێ دەرگای لێکردەوە لەبەرەوە ئێمە بەڕاستی فەخرەکەین بە ئیمامی حوسێنەوە ئیمامی حوسێن بەڕاستی پێشەوا و ڕابەری ئێمەیە بەر لە هەموو کەسێک وەکو ئەهلی سونە ماڵسەنگیان کاتی بەرنامەکان بەداخەوەتەوە بوو نەمانتوانین زیاتر لە خزمەت ڕۆحی پێشەوا حوسێنی کوڕی عەلیابین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ زۆر سپاس بۆ جەنابەت و خوای گەورە لەگەڵ حەسەن و حوسێنی شا حەشرمان بکە ئینشاءڵڵا ئامین خوازدا ئێوەش باتەوە بەڕاستی بابەتەکە بابەتێکی زۆر بە پێزە و هەڵەگرە قسەی زۆر لەسەر بکەین و خوای گەورە پاداشتی ئێوەش باتەوە و ئومێدمان وایە توانی بێتمان ئینشاءڵڵا تشتێک لەسەر شەهیدبوونی ئیمامی حوسێن بدەین کە بەڕاستی ڕۆژێکە بۆ ئێمە بەڕاستی فەخری پێوەکەین و بۆ دوژمنانیشی بەڕاستی شەرمەزاری و بۆ بەڕێز مامۆستا ئارامی خەبات بانخوازی ئیسلامی کە میوانی تەوری سێمی بەرنامەکەمان زۆر سپاس دەکەین بەڵێ ئازیزان و خۆشەویستانم لەگەڵ هاوکارم شەیدا پرۆگرامی ئەمڕۆیی پەیامی ڕۆژیشمان پێشکەشکردن ومێدەکەین جێ ڕەزامەندی خوای گەورە و پاشانەوەی عەزیز و خۆشەویست بوو بێت تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ